Auch dabei. Yıldız Khan فرمون. بله. ممتاز بخیر هاتنن. ایرو امیل سر مجارک راستن مجارک گلک درینگ که هین دوی برنه بخوینه امیل سر بپیون امیل سر دیدیرو کده فرمان ازدیان رین داناسینا فرمان ازدیان وکا جنوسید و داناسینا فرمان ازدیان ده رولا ادبیات امیل سر ویکی بپیون ایرو سه میوانن مین گلک بقدر هیه
داوود مراد خطاری و دیوید مراد خطاری، علی حالو و میران ابراهام. بریا کو ام دست پی بکن تخوازم میجی بشه که کرد لسر فرمانا شنگاله تخوازم بشه که کرد ده رومانا ایوره ناچه بوشته بخینم و وها دست پی بکن دستوراوه. گون دو ارته ده بو سه پارچه بجاره کره روش وندا بو. سیه که تاری هیدی ده اسمان ده خویا کر. وکی کو دسته که نوخیا راهشته به پرده که رش و روی دنیای دون خماند. این زن بیاده بکو تنقی دنیا جه که پر خوشه و دسته که نپن وی جه خوش ودشیره. نه، اف حکم روناهیه بو. ده دست سیاه خو روی خرابی دگرد. حتی که اف خرابی و خوین نگیجه گردونه. هر در اف قص تاری بو، تاری دیسا رش بو. پشته ش تاریتی خوین دروب کر. هر چو دروپین خوینه زیده بو. ده قلشتوکن زمان ده خوینه ریه کدید. هر چو حتی که هات و لبر لنگن بابو و سکنی. شرشان یک بر خدا بابو دکنیا. دران نوین زنگاری میرود گود قی چند پاری گوشت میروان خواریه و پارچین هری مزن دناف دران نوین پیشی دمایه. هر دکنیا و دوی خوبه دکر بهنا مریانش دوی دهات. هر دکنیا دوی هنه کدم ودبو و پارچین گوشت میروان جبرت بنگزی. ده هر ببونه ده خرجیک درجه سر روی عرده. هر ببونه ده خرابیک. نها راستیشی مجاره که اوقاس به تازه اوقاس به ایشه از باردکم به 100 سال پیشی لسر وان فرمانه لسر وان کمپوژیانه و گلک تشوره نویساندن تخوازم دست بکده ما فی آخفتنه بدم دیوید داوود مراد خطاری او لکولیمان و نویسکار دیروکه خطری خوندنا خواه بلند سر دکومنت کرنا دیروکه کریه حتی نها چل پرتکین نوی هاتنه چاپ کرن نها جل لناوند لکولینا جنوسیدی لزانینگاه دهو که کارد که نها تخوازم خیر هاتنه که کما مستعز نبینم ما مستعدنگم تی؟ اسفار دکم موسى دنگه تنای اش کرم آخوره میکروفون آخو تقرب بکی مخابن دنگه تنای موسى دستور او منها تماشا کر به ویدیو و به مایک تولینه بویه اگر کسک پیام جر بشینه که دلشاد بنا هنده کو جارک دنه تی که ویج برکو نه ویدیو آخو تکان دیه نه او آخواه مایک آخواه شکرم آوه که دلشاد به تلفن وی کر نا دوباره به بس ما مستعد بینم لی مخابن میکروفون ته گرتی خویایی بله حتی ما مستعد از وارد کم حتی دنگم ته موسى بله لوكا شنو هذا؟ بله هاك بشاركتها دوباره كزحمه نغت بخیر هاتی سرسه چوان هاتی بله تو خازم ما فی خفتنی بدم نظام قالوا برياوي من بعسكر لسر خالهم كود الديرو كده فرمان ازديان ورين داناسينا فرمان ازديان وك جنوسيد تخازم ما في خفتني بدم جنابي و سپاس بو فدریفه براسیه گربین و بری خوبدینا میجوه ازدیا پر غمگین و نخوشی و طنگاوی و دربدری و کشتنه و گرتنه و حتی برنا جنایا و دربدری جی و اخ
اشتنوا يعني چدنت پیوند تعل تو چوا بیجی او همو بسری ازیاتن يعني دمت تو بي بري خو بده ميجوا ازيا بالصالك دو صالنين الا فرمانك بسريتيت يعني شركي مازم بسري بيت ايشو ازار ونخوشي بسري وانتن الجور جغرافيا بري اگر بي وهر بتشيا نافت باكوري ايراني انوكا ولا حتى بتشيانك ارمينيا باو وتويدر كي رابي وحتى بتشيا ويران شهري والويدر كده بتشي حتى بوكلسي وحلبي تويدر كي رابي حتى وقامشلو وحاسكي وشنغالي وتويدر كي رابي وصا اف جغرافيا كم مازن تقاري بيجيني نيفكا كردستاني حتى فايا وحمو يزديبون لي جبر فرمانا وبر فانتانغافيا ونخوشيا هيدي اف جغرافيا بتشوك بو فرمانه بسري ازيا هاتين حطانوكا براستي بتبيجم كش ما نزالت لو بيجن بينوكا بري بناردو فرمانا بتقولي هافتو دو فرما بسري ازيا هاتينا ليه بيشتملوا كلين كرين حطانوكا نيزيكي دوصد فرمانا من دوكومنت كرينا اف فرمانا براستي بارا بتجش لاي دولة عثماني فاتينا وش دولة عباسيش فاتينا ريكي نادنا ازياكو ازدي جاني ببنا سري راستا هر فرمانا كده بشتي نخوشي تيت ازديش طبعا برخدانا كمازن دكان اگر برخدانا كان ايدي توي وان فرمانا دا نامينن بشتي برخدانا جي دما كده برخدانا جانج دكان يعني نابج خلاص فرمان بسلامات وكسي ماتشو براي ماتشو مامي ماتشو فلاني ماتشو يدي اجي ما بوتشي ما وكان برخدانا جيانج دكان جيانج بردوام دكان برخدانيه جي مير خاصيت ممكن دخوازم اولی پرسکوها بکن بلکی مره جور دست پی بکن چیتر به مثلا راست جی عثمانی بگره و بلکی بریا عثمانی جی فرمان هبون لی چما اوقاس فرمان بسر ازیان و حتی داین يعني السبب بيكي چی موسع السبب طبعا قالك اجر انا سبب انا يا هرمازن كولا يعني لغور كسين كو دور وان جيان انجي دولتا اعتداد جيان بيرو باورتوان وسط كرن بيرو باورك اسلامي بو بلاب اشكراي مرو بيجت وسط ديار كرن كو ازدي كافرن او كسي نبتا مسلمان كافره كافر جي بيت كشتن يانجي بيت سردين اسلامتي يانجي بوكجن دو او كسي نافوان ملتا برسي زعف هابو دمت قوتن هرنز دياب كوجن مال شورا حموت شوراتاتن طالانت كرن جن شخورات برن هر شكرن خلقك جي نجج وي آستر روشن بيري كو بيجتنا أبجي مروفن وتشينابتو كرن أو جي أو خلقك جي دايما تات إهاري كاربو القل دجمني داكو بيت بشك شوي طالاني شي مروفن شي مال بيت شي هر شتكي حيوانات بن بشك شوي بقاتوي كو أو جيانا خو بتر في بردوامية بدك. آلية دي اس اس دي جيكي دانا ما بيجيني استراتيجية جيكي استراتيجية يعني هر كاروانا كي بازرگانية كتدا تشوبا في منطقة دا منطقة اس دي ابون طبعا وقت توي منطقة دا استراتيجية بين خلك مجد خواست وك باجاكي جي ور بقرد كان بيجيني قمركة أبي باجي شوان خواست لدولة وملات دي أو يتراتات نتخواستن دا خوازا شريط كرن بده كده هفركيك پیدا بو نيفينا واندا وشر پیدا دبون سي يا چاري دولة عثماني مم دبي إنجنا دولة عثماني چون بشاصت صالي وبصدان فرمان سر إزيائينا إينا دولة عثماني دميواليك يعني سلطانة كتهاتا دانان أبي سلطاني باري خود كري مثلا دبيجين والي دياربكري والي دياربكري دمي والي قلتي صار صار ده هنده باري داي طبعا وقتي هذا بيشته هنده باري تو داي اف مجبوره أبي باري وزيده ترجي اشخالكي ور بقرد دمت هاتنا نافي ازيان باجك مازن دانا نسر ازياد قلتي هنا كافر بلا باريوان زيده بد او باجا ايدي نتكاري ازديا صالك 2 سال 3 سال مجبور بونقلك جاري
هاف چون شر القال دولته چونکە ئەو باجات گوتنێ دەرحەق دەرنەتکەفتنە دەرێ تایبەت شنگالەیە مثلا دایما ئەم بێژی شنگالێت وەسا دیتن کوباغ و بستان و ئەو زعفن باجەکە گەلەکە مەزن دانا سەر خەڵکە شنگالێ ئەژی خەڵکی وڵاتی ئەژی خەڵکی خاڵتە یعنی هەر جێکی باجە ئەف باجە ئێدی نەتکاری ئێزی ئەم بکەن ئالیە پێنجێ دایما گوتن وەرن عسکەری بکەن ئێزیاش نەتخواست و بێنات ناف عسکەریەدا عسکری جوان را طبعا وقتی چوبان نف عسکری دا نافوی ملتی دا خوارنوان نتخوار دانستاندن گلی زیانت کرن و کسکی منبو بجی منبو یعنی جه حزنت کرن ازدی مجبور بون که دا بر خدانیش خوب بکن و گوتن ادی ام نکارین ام عسکریت ناف لیشکره عثمانی دا مثلا ام بکین یعنی پراسیه که بینو اگر ادی جی گلک زحفن يعني حقدك مازنجي سار ازابو اليا يا هر جرين اوان تخواست تنكتتا بله اوان تخواست مثلا قالك ملت هبون نزيك وان تخواست فرمام سري ازيابين دا عرض وان وملكي وان وهرشتكي وان بوان بمينت دائما رجال هاري كاربون قال دجمني قال دولة عثماني داكو ازياب بترقينن بكوجن ايديجي برافن باش نجي كدي دا او جند وجي ووار وباغ وبستان İspartakım video mavste dengimti İspartakım telefonu mavste kutbu مامسا دنگمتي باش اسبارتكم حتى مامسا ام بردوام بكن شاري كدن كابنيرم خابن بس مامسا قرا برسي من هنن کنگی اگر پسکریک تکنیکی چارسبه از چند پسا درباره جیان و جغرافیا ازیجی بکم لی امکارن به میوانی خویدن را ام بردوام بکن مامستا علی هالو ده سالا 1976 رابو بارم مامستا سلاف دنگمتی سلام رئیس بخیر هاتی مامستا سرس چاوره هاتی مامستا علی هالو ده سالا 1967 لبوندی بوسل که به باجار لسر باجار زاخوی و گریدایش دایک بیه بشه دیروک لزانگاه وجه خوندیه و ده همان بشه دیجی بیه مامستا ده سال 2013 حتی 2018 ده پارلمنتوی هرم کردستان ده وک پارلمنتر کار کریه ده دما فرمانه ده رولکی خوی مزن هیه و پشکری و الکاریا خو با جواک ازیان و او بخوش دنابا بویره ده و رودا دنابا بویران ده جی کرتیه با الکاریه حالو ده سال 1976 حتانی 1979 هان لباکوری کردستانه و 1979 حتانی 1999 هان لروجلات و ده سال 1909 حتى 2006 لألمانيا ماير لبان دبران جيان كريه نهاجي لباشري كردستانيه و اميل سر رين دانسنا فرمان ازديان وكا جنوسيد و چما اوقس فرمان جبو استان هاتيه داين و قالوا حتى نيرو چما درفتك ام بيجن جواك ازيان جخوره اوان نكونو كو ام بيجن لهمبر وان فرماننا بو خو بپاريزه اس خوازم اخفتني بدو موسته بله موسته کرمك سلاو و رئیس گلک سوپاس بو جنابی و رخرین و دیداری وی پروگرامی سلاو بو بجدار و حوالین هجا کارسات و جینوسایدا کو سر ازدیا هاتی کارساتین گلک مازنن
پشتی کارساتا حلبجه کیمیا باران حلبجه محمیا وصا هزار دکه ایدی چو جینوساید چو کارسات مازن بسر کردا و خلک کردستان ناید چونکی تشتکی وصا مازن داویا چرخ بیسته هات کرن ایدی کو حمود دنیا به ایش و علم کردا حسیا لی مخابن کارسات الدیف کارسات هشتا الکوبان البر خرابین و ویرانکاری و هیرشن گلک مازن داعش و هوالبند داعش ترکیه بسر کوبان و روشاوای کردستان داده هاتن کرکوک ایدی او کارسات مدیتین لشنگاری لسی هش 2014 لگور او وقتو دمی کو بحث دهات کرن خلک کردستان ازدی و بصرمان و اویندی و البرخواد دن شر داعش دیکن دیار دنگتی؟ بله ماستر دنگتی بله بباره وقتا که وصادا او هیرش پیک هاتن و که خطاری گوتی اف هیرشن اف جینوسایدن سر ازدیا گلکی کفنن و آرمانجو مبز دارن به پلان و برنامه اف هیرشو اف جینوساید پیک هاتینه بلکه اگر خطاری هات او پتر دا آلی میجوی دا لسر وان رودانا باخوید بس از دخوازم نمونه دو سه نمونه میجویی بینم لسر جینوسایده پوژالا میجونویس که فرانسیه سال 1837 هاتیه کردستان دوروبر عنتاب و ویالی بحث هیرشا دولت عثمانی لسر کردن بسرمان و بتایبت لسر ازدیاد که بجد من بچاو خودیتن که زیدتر جه 4000 جنو زاروین ازدی و ظلام لمیدانه که کوم کربون تنی روژه پاری یک نان ترسید داوان بجد من دسه روژه دا هج مارتن زیدتر جبی زاروکال برسینگ دیاخوا جبرسی جبی شیری مدن اف 1837 روشالات ناسک میجونویسه که فرانسی وراستیت بجد و انسکلوپیدیا اسلامی یا عثمانی بحث هبونا ازدیا لوانه لگلک دورین کردستان کد و ماموسایج اشاره بکر او جغرافیا هر بچوک بویا و ده همی وقتا دا یعنی حکم هاتون گهورین مازن چه بون دولت نتوهی چه بون لی جینوساید سر ازدیا به دوماهی نهات تنه شوازی هات گهورین یعنی سردم دولت کومارا ترکیه 1923 پیوتر لجیر فشار ولات دولت اوروبی ما في هندکاتی دینی مسیحی ارمنی جهیل خلق دن لترکیه هات قبول کرن لی ازدی و کرد یعنی ازدی چندین جاره که کو به کرد هاتن حساب کرن جاره که کو ازدی نه دیانتوان جیاوازه ده دستور و قانون ترکیه چو مافق بوان نهاد دیتن و سال 1961 پیوتر کو ترکیه و آلمانیا هف پیمانی یک امضا کرن بو هاتنا کریکارش بو آلمانیا کریکارین ترکیه ترکیه به مبست دولت ترکیه که امتر 24 ساعتا معامله پاسپورت ین ازدی مشاندن جبو هنده کو کردستان جه ازدی آواله بد وی وقتی زیدترش 20,000 ازدی لکردستان باکور تایبت دوروبر باتمان و مردین و مدیات ایوان جا هبو او حوالین الوردجین از گل جام پرسیار جه که یاد بیجن نها که امتر جه 500 کسا ماینه چونکی وی وقتی سالین شسته اگر کسا که ترکیه داخواز پاسپورت کربا به مها جانا به سالا معامله بریوانت شو لیش بو ایکی ازدی که امترش 24 ساعتا پاسپورت دانه
بو هنده کو جوهواریوان درخن هلبت مباج اوابیه آسیمیله کرنا کردن بسرمان بسانایی تره بناوی دینی بگلک ریکندی دکارن بکن ترک و عرب و فارس و اواد وان سالات هم جاوه خود بینین لی آسیمیله کرنا ازدیا هم مسئله دین هم مسئله زمان هم عادات و تقالید گلک بزحمته چونکه اف ازدین ماین بر همه برخودان و فیداکاریک گلک مازنن ایدی اوان بوره که خواستن کردستان و جغرافیا کو چند هزار سال ازدیل سرجین جه ازدیا والا بکد او ایدیل مها هشت سی هشت 2014 او کارسات مازن مدید لپیشجاو دنیای حمیه اف کارسات هات کرن و هین دزانن هین آگهدارن در آگهاندن دا جهان نشادان عكس العمل دولات زلهز امريكا ولات اوروبي دسبيك جالاكسز بوز اوان دكاري هل دسبيك ريكل وكارساتي بكرن لمخابن نكرن او تشتت كومن بچاوي خديتين از دخوازم اشاره بكم بریا وی موسته بریا تو بس وان بک از خواستم پرسکی لسر گوتنا تا پرسکی خواستم بکن مثلا بیشن یعنی کرد هر بابلته که مزنده تبیشن ما هوی ند کرد کو تشتکوا وار سلامه مثلا انفال و حلب چو ام بیشن يعني او ام بيجن او 17 سالين داوي شيرين الباكر بس هالجاري ام دبين ما تشكوا باور نذكر و ام دبي وارده مثلا بيجن لغوري ما وصل بيجي دوست فرمان مثلا چما جبوكو ام كو قرب انهم بري ويكي وان بوبلاتانا وان فرمانه چما ام نكان خوب باريزن يجي جبو ام خوب باريزن چما علاوه ما تکنیکا ما یا استراتژی متونه موسه بله فرسکی گلک جوانا گلک جه خدایا ما دولت رخنا کرن كل هم بر ایش و جانی ما کارسات ما به هلویستن جبو برجواندین خواه ما بکار دینن دوروبر ما و داگیر کردن کردستان دیاره چند تهنی خوینا کردانن لی دوید ام خوشی رخنه بکن کو ام ما کردا خلک کردستان به همو بکاتن خواه تایبتی کرد منشیای ام اگرتنه که آوا بکین حتی نها ام نخودان الو حتی نها ام نخودان استراتیژیک نتوایی نشتیمانی نه پلان و پروگرام و برنامه منینن جبر هنده اف دبت سبب کو ام اف کارساتین ها هر بردوام بکن چونکی اف جبو ما دیار بو ایدی دولت انزلهس همو ولات دنیای لگور برجواندی خود گرن کنگی بخوازن بحث مافی مرو و انسانیت دکن و کنگی جی نخوازن پاشگوه و تابین برخدانا عفرین باشترین نمونه بو 57 روزا مقاومت گلک مزن لعفرینی هات کرن فیشکک کلاشینکوفک فردک آری درمانک خوارنک نگهشت عفرینه چکیل دورو بر همی دور پیچگیری بو اوا ایرو لأوکرانیا چید به دلی مپوانجت شوتت انسانن ام تخوازین نه این کشتن لی ام پشتوانیا امریکا و ناتو و اوروپا دبینین هلبت اوج نه مسئلک انسانیه پتر برجواندی انوانن شر امریکا و ناتو لگل روسیا باندم ام ندوی معادله دانین تنی اوجه که ام کرد بشن خوابه بپارزین دیماهی جینوسایدا بینین اگرتن و هفگرتنا کردایان اف اگرتنا جی نه دستوی خلک کردستان دایه چکی کرد و کملت خلک کردستانی بگشتی او کشنینن آمادنش بو اگرتنش بو فیداکاریه لیکیشا هری مزن ده ملوستوی دستالات سیاسی و حزب سیاسی کردستانی دایه و اگه اجازه ده بتزبیم او تشتین که من بچاوه خود دیتین از به تشتین گلک جوان دزانم دمی خوش کو براین ازدی جشنگاری کو جهواری وان هاتن کاول کرن
مال و ناموس و سر و هر تشتو هاتن لێ تشتێک gelek balkêş tiştê gelek mezin ku divê bi seda roman û film li ser bên çêkirin ser bê nivîsîn ew exlaq û moral û mirovdostî û însaniyeta êzdiya bû. Yani demê ku mirov birsî dibet normal e mirov destê xwe bid her tiştekî. Lê demê dihatin ew pêşwaziya ku xelkê li wan dikir tişt pêşkêş dikirin herêkê li gor ihtiyaca xwe meselen jinekê ku zarok hebî tenê qotiyek şîra dikir. Ev meselek exlaqî însanî gelek zêde ye û zêdetirî çend sed hezar hatin aliyê zax û dihokê rojekê ev mirovên he ne kêşek ne mişkîlek ne gerhanek yanî bûn sebebê geşekirina aborî û çandina Kurdistanê bîn nimûne ku mirov moralê ji wan bistînit û li serê çiyayê Şingarê ji 11 ez li serê çiya bûm ku hingê hemîrê qepat bûn bi helîkoptera rojê du helîkopter dişon ew jî xwarinekî kêm min didît mesela ew xelkî li serê çiya bi seda jin û zarok birsî hejar pêxwas rîz bes morala wan bilind bû baweriya wan hebû demê mirov ji serê çiyayê têt bû kilsê evên şehreza gelek bîstan hene bîstanên gundor û jebeş û nizanim fêqî ev xelkê birsî di ber dihat û çûn êk varênet bû nafan bîstana yani ev nimûna exlaqiya herî mezin e ku mirovek birsî bet mirovek kevit bin zulm û teedayî ji cû warê xwe bê derê xistin hinde bi exlaq hinde bi moral divê em şanaziyê bi vî kulturî bikîn vî kulturî parêzîn bes ji bo parastina vî kulturî ji bo parastina êzdiya ji bo parastina Kurdistanê êgirtin û stratejiyek neteweyî lazim e eger ne dinya niha derbazî qonaxekî gelek metirsîdar bûye û miletên hejar miletên bêdewlet zûtir wê bibin qurban. Rast mast dixwazim pirsek ji dinaberê de ji xwe ku gumana me tune ji aliyê ehlaq û em bêjin ji aliyê însaniyetî ve û li gor zanistan dibêjin ev konkûzyon ku li ser rê dinyayê diqewimin ew gelên ku nayên esimlekirin piranî tê serê wan. Yani îro em mêze dikin ew di coğrafya Mezopotamyayê de ji bilê Kurdan ji bilê Êziyan gelek milletê din henin ku ji ber ku natin esimlekirin gelek jenosîdan bi konkûziyan hatine tunekirin û hatine kuştin. Dixwazim pirsek bikim mamste ez ê dawî ji mamsteyê din jê zê pirs bikim. Ew xwes em bêjin ferman û konkûzî û jenosîd civaka êzdî bi wan gelek tişiyanin û her daim koşber bûnin rê em dizanin ku em dîroka ku em bêjin nêz dema em digirin didin ber destê xwe em dibînin ku bi tevê Mogolan, Osmaniyan û gelek eşîrên ku Kurdin ew jî di nava vê komkûjiyê de cîgirtinin û herî dawî mînaka Daişê rê em dibînin li ser vê yekê di qeda newnetewî de ya em bêjin di dadgehên mezin ê newnetewî de hîn keseke ku ji bo vê yekê were darizandin hîn tune çi kom çi rêxistin gelo ji bo vê yekê divê em çi bikin ya jî tiştekê heye yani bernameyek ku em bêjin niha ji aliyê civaka êzî û ji civakê ji alî din ve dixwazim vê pirs bikim. Bitkey Belê spas carek din rastî eger bîn û em berê xwe bideyne me çî kiriye ji roja ewrê heta îroke je de me gelek dokument me peyda kirîne çavpêkeftin me gel wan kesê bûyne qurbanî û hetik ketkê wan çûyî û yê te bikeftinê bin tehda û zilma ya Daeş de heta me kariye em karekî gelekî berçav bikên nêzîkî 15 kitêba jî me çêkiriye hemû dokument
بشێوەکی ئەکادمی من ئەو کتێبمەونە هەموو من داینە و ئەو دکمنتە مەداینە دادگەها دەولی و UN و هەر جێکی پەیوەندیدار یعنی دیسان تالێکی دامە ئامارێکە چێکی ئەحسا ئەو ئامارە یعنی تێدا دیارەکە قوربانی چەندن چاوانن و بەرفراهی ئەسێ چمەت ناف vê ئامارێدا یعنی هەر قوربانیەکی ما 7224 قوربانی هەتا ئیرۆکەیەتین و من کاری ئەسبان نەکەم هەر کەسێک شوانەوێت کوونە قوربانی مەپەرەك بڕە ئامادە کردیا تێدا ژیان کورتێک سەر ژیاناوی ناوێوی دایکبووناوی ئەمرێوی جنسێوی چیپسەری هاتیە هەرێک ژوانە کورتێک تەسویرێکی ویژی گەل هەرێک ژوانە یعنی پارچەک ژیاناوی ما تێکرێت وێدا یعنی ئەف قوربانینە دەرکێدا ئەو پەلگە نامەنە بە هەموو داینا دەدگای دووەلی و دەدگای دووەلیژی سەرڕاوەستیانە و چەندین زماناژی ما تەرجەمەکیە بۆ نمونە ئەزێ بۆ تەبێژم یا کۆچۆ هەتانۆکە من کۆچۆ چەندین زمانە مە بەلاف کردیا کوردیا یا بادینانی بە کردیا کرمانجی یا سۆرانی فارسی ئینگلیزی ئەڵمانی ئەڤانێ هەموو مکردینە کتێبە و مە بەلاڤە کردە دیسا سەر جینۆسایدێت جدنی کتێب مەچێکردینە و چەندین ڤیدیۆ 400 ڤیدیۆ منداینە دادگەها دووەلی و پڕاستی کارێک گەلێکی باشی هاتیەکردن ئەگەر ئەو خوازن دوکمنتە و هەر شتێکی هەی سەر جینۆسایدێ هەموو شتێمەی ئامادە و ئەگەر هەم ئەو بخوازن ما کارێک خۆدامە پڕاستی کارێکی باشیە کردی ینی ئەگەر سبەی زارۆکت مە کەسێت مە بێژن ئەرێ دەمێ فرمان سەرواتی وە چی کرد هەر کارێوە گری بوو نەخێر مە بەرخۆدان یاکردی مە دوکمنت یاکردی مەخواگەاندە شازێت دووەلی مەخۆگەاندە پەرلەمانێت دەولەتە مە هەر شتێکی سەرمە بێت سەر ئەرکێمە و شانێ مەبێت مەیەکردی لێ ئەبەت مینە سەر دەولەتا و کە ئەو دەولەت نەدێ کارن چی یاریکاریە بکەن و ئەف جینۆسایدا بێتە چەسپاندن و ملەتێ مە ئێدی چوو فرمانی دیب سەردانێتن چونکە ئەم پراستیت بێدەکێدا دوی وڵاتیدا ئەمش فرمانە ترسین و ئەم ترسین ئە فرمانە جارێک دن بۆ هەندێک مەرەمە و مەرەمەکەدی جارەکەدی دووبارە بن و خەڵکێمە تووشی نەخۆشیە و ئێش و ئازار و هەر شتێکی تاال ببێت لەومە ئەم دەبێژین ئەم هیوی ئۆمێدین پشتی ئەف چەندین کار مەداینە بەردەستێت محکمە دووەلی UNدا هەر جێکی پەیوەندیدار ئیڤیدارین ئەو دەولەتە سەرسەکنن و کردن سوپاس بۆوان پەرلەمان جێت پەرلەمانە دەولەتە و ئیرۆکە هاتیە سەرخەتێ و باوەری بێ جینۆسایدینە و چەسپاندی ئەبە هەنێ بێتە جینۆساید. گەلی سپاس مامۆستا راستیجی لە ئەڵمانیا ژە لە پارلەمەنتۆی ئەو نیقاشێکێ و ئەم بێژن وەکە ژێنۆسیت وەرە قبولکردن دەرۆژە بەواندا لێ هەلبەت دلمە دخوازە ئەو کەسێن کو ئەم بێژن نەها هاتنن گرتن و هێنجیان بێژن دەvê واریدە یەجی پێشەڕۆژێ ئێن ku werin girtin divên werin darizandin netenên bêjin divê qeda navletewî de belê ev kitêbe bi zimanê Almaniye me çêkiriye 582 laperin rastî gelek karekî baş divê de hatiye kirine û me daya tevaya endamêt Almanin dîsan ev kitêbe حتانوکە li gor gotina wan ya Universita Potsdam ya Berlînê gotu 24,000 dane hatîne firotina ji vê û gelek hatiye belavkirine em mecbûrin îroke em hawara xwe bigeyîne her ciyekê rêka nivîsînê de rêka dokumentê de rêka vîdyoya de rêka filmê sînemayî de rêka dokumentkariyê de şekî şîwekî hebit em ê xwe digeyîne hemû cihêt divê dinyayê de hemû جیهێن پەیوەندیدار وی کاری پڕاستی یعنی مرۆڤکارت بشتە هەر جێکێ و بەڵاوە بکەت لێ هەندێک جێت هەینکردن هەتانۆکەژی مە
صاد و پێنج قوتابیان ماستەر و دکتۆرایە سەرجیرۆ سایدا ئێزیا مەیەتین و ئەم پێک ئەم هاریکارین چاپکانیا دەدەینێ چی هاریکاریوانێ ڤیددیو دەینێ وێنا دەینێ کارێوان ساناهی بکەین ڕاستی ینی تەوایە یونیڤرسیت دنیایدا ئیرۆکە چەندین قۆتاوی و ئەس پێ زانم 105 قۆتابیت ماستەر و دکتۆرا سەر جینۆسایدا ئێزیا ڕاستی ئەوەژی شۆڕەشەکە ئەم دکەین ینی شۆڕەشەکە دکەین بزانێت نە هەرەما کەسێک تڤەنگێکی پاوێت ئەو نە قەلەمژی ئیرۆکە شۆڕەشە و پێتڤە ئەم vê قەلەمێ ئەم مافێ gelê xwe werbigirîn. Belê mawsa gelê spas û dixwazim pirseke dawî û bi min jî giring ev pirs ji bo ku êdî ev fermanên ku em bêjin bixwîn û gelek bo ber bitune binêve me divê em xwe çawa biparêzin îro şengal divê xwe çawa biparêze ya jî civaka êzdî li deverê din jî divê ji ber ku وەکە me destpêkê de got civakên ku nayên esimlekirin her daîm ji tiştên ji bûyerên bi vî rengî re vekirînin ji ber ku êdî dinya jî her ku diçe em dibînin ku niha şerên ku van welatên mezin jî bi hev ketinin gelo em karin çi bikin mamoste ji bo carekê din em dîrokekê bixwîn nenivîsînin قدر بچەکێ بزەحمەتە یعنی ئەگەر نوکە بێن و بچەکێ بەری خۆ بدەینە شنگالێ شنگال یا کەفتێت جیهێکی ستراتیجی سەدا سەددا ئەگەر بین و بەرێ خۆ بدەینێ ڕێکە حەریر یا سین کو دخوازێت نیڤەکات شنگاڵی ڕادبورن سین و دەولەتێن گەل بە هەموو شانت خۆ ناهێلن شنگاڵش دەستێوان هەرن ئەم دەینە ئەم دەبێژینێ هیلال شیعی یعنی هەیبە شیعیاتێت هەیبە شیعیاتێ دەمێش ئیرانێ بێت و وش بحرين وش بنياك باشوريك عراقي وتبرف تشد لبناني وسوريا ولبناني الويدر كده دفي هيدا يا وصا يا الشيعي دنيفا كشنغالي راد بورتو خطا الشعابت او دستا الشنغالي برنادن اگر بين تركيا جي تخوازت كو دولة عثماني وقبلت بقرت ودبيجت موصل وكركوك وأبا بشك شمنا شنغال جي بشك شوية دخوازت هردم وهردم كو شنغال يد دستي ودابت خلق ما كردستاني وبحق ما يجيد بيجت شنغال بشك شمايا شنابت أم شنغاليش داز بدين أو جيب داكو كي سادكت كو شنغال بقاتويت دولة عراقي جد بيجت بيشت آري شنغال بشكش دولة عراقي بيتفيا إيروكا بتبن سيبرا مدى دەمێت و بچێ شنگالێدا دبینی چەندین دەسەڵاتێدا هەنە چەندین دەسەڵاتێدانە ئەف دەسەڵاتدا هەموو هەڤرکێل گەل هەف دکەن داکو پارچە بکەن زێدەتری زێباری چەندێژی ئەگەر بێ سەر ئاخا شنگالێ بچووکە ئاخاوێ li gor cîlociya axayê piçûka gelek piçûka û binêvê hemû nafta petrola ev petrola gelek yakirin çiyayê şingalê pêk ve medenê gelek ban uranyumê têda zêrê têda her tiştekî bixwaziyê têda dewlet îroka nahêlin ev parçê girêng êdî êzdî sanahî têda jiyanê bikin ev qedereke mazana îroka hatî şingal keftiyet parçeke geleke muhîm de ciyekî stratejî mezina ji bo her dewletekê ji bo Sînê ji bo Îranê ji bo Şîa ji bo Kurda ji bo Tirka ji bo Ereba ji bo her kesekî Amerîka jî dibêjit em qebûl nakin ev parça ji dest bidin İsraîl dibêjit serê çiyayê şingalê top temê havêtîn çû ciha nagate İsraîl eger ne serê kupê çiyayê te got Saddam Hüseyin wextê top tevê werkirîn İsraîl kirin serê çiyayê em bijnê çilmêra li wê derkê de wî parçeyê top tê werkirin yanî ew parça rasin ekser çû bo İsraîl vê derkê de İsraîl jî naxwazit êdî wê derkê de bikefte ciyekî destê kesekî de dijî İsraîl bit ev hemû kesne hemû ên û serekê de safît bit serê êzî xolîser de safît bit û da ku jiyanekê xweş û tenahî şingalê de nebete serî
يا مخاون راستش مافسا دبيجن جغرافيا ميروف قدر أزوار دكم نهات تحميا دست بحزارن دست كتير نوع جغرافيا ما راستي جي مخابني قالك سباس كمافسا أما بيشتا متسابة كرن أزوار دكم ميوانه كميدين جي نفسكار ورامانوسر ميران أبراهام أبراهام دسالة حزام نستو حفتان لباجر سليمان يجدايك بيه نهار لهولندا يتيجي وسي رومان ويهنن شوقركان نشتماني سارة خمي مستورة والنهاجي أذكرم بيجم جي سالة 2005 بيجي دروجنمو قوانين هولندي ده بكردي دي نویسینه پرانی نویسین ابراهام لسر تومارکرنا دیروگ و رودانین کل کردستان قومه یا قومینن و فرمات که هنری چروک و رومانین ده از اولی بخیر هاتنک خیر هاتنن سلسله چهار هاتنن دنگم تی میکروفون گرتی از واره بله استبيما بطاوة بالي بله بخیر هاتنن سلسله چهار هاتنن قالك سباس سپاس خوش و دخوازم برساقي عولي بكم بالي نها ام لسر فرمانا لسر كونكوجيان و نها مافساج قالكر جغرافيا ما بيه وكا قدرك و ام بيجم بستدن صالا جيانك الرحات و ارام جمره نقوم يا جنبي بارامه وام هنجي او بيرنك بخوين ام هنجي لسربيه كده سكنوا ام دبيبن ام ادبيات وهنر وهر وكدن ام بيكتنن نها تخازن بريس بكم د ادبيات ده اجي رومان و چروك ده فرمان و كومكوجي باندورا خوچنن وحتى نقروا أسبوعكم دواري أدبيات ده كنت نون بشتن بفيرنجي دنبيسينه بكم كارن ميناكا جالك دوجان مقالة بيه كيكر دما شر جهاني يا يكم وديم ده بشتي حزان نسلوسيو حفتون بيبه ام بيجن ألمانيا أو بشتي جنوسيدا كل سر جويا ام دبینون کو گلک دواره ویژه سینما هنر و شانوی ده افتشتن کو قومی بون به دنیای دان به حساندن و دنگه که گورچه بو و گلک جبو میناکرتنه جی از بیم میناکه که هری گرینگه لیل نها ام هین نونو دست به که دکن جا هون چه دفکرن هون چاو مزه دکن بله کرم کن السلام عليكم روشتان باش يان بلي ميوارتان باش سواز بو بين كورت كا ام درفتين ريخستو ليريا توانين راي جاوا سبت و راي خومن بورينا ولا سبرسيكي زور جرينج اوي كمنا مي لسرتاوا باب الرحنا جلس بينا كاين لسرتاوا لسر وشيك كاك عليالو بكاري انا كارسات البته کارسات بو کارسات بو برانبر به تاوان بکار نهاد تاوانی هولوکوست تاوانی بلین بون منجین و سعید کردنی یزیدی کان اما کالین کارسات دکره کارساتی کی سروشتی به برریکود رویا به بلام او روداوانا برریکود نبون تاوان بون نه کارسات دکره لافاوی بیت روخانی شاخک بیت کارساتی بلین هرسی بفر بیت او من اماجيك من او خالها براسي جرينج زور كيما بكارساد ناوي نبن بركو بتاوان توكا وتاوان وكو ترمنا ما بي اما جاب برسياره كتكم اوش برسياره كابون مون بوشي لم يجوا اما او هم تاوانا در حق ب كمينا كاني كردستان در حق بملتي كردويا وهلبته ما كي شيء برسينه تومان هي كشي برسينه تومان هبو وهش معنا هتا كشكش اويا كوائما بون منا يعني كردبون بشوازكي جشجير نبوتا شناس مع نبوتا يعني شناسي ايما
ئێمە لە کوردستانە زمرەیەک بۆ نمونەیان گروپێکی گەورەی بڵێ ناو گۆمەکای کوردی کە خۆیان بە مسلمان زانیوە یان ئیتر مسلمان کراون هەڵبەتە ئەوان هەڵبەتە لە سەرەتای دروستبوونی کوردەوە مسلمان نەبوو ئەمە خۆیان بە خاوەن ماڵ زانیوە و کە منەتەوایەتەکانی تریشیان بۆ نمونە شناسی کوردیان لێ سندونەتەوە ئێستا ئێمەش لە زمانی زۆر لە نووسەر و ڕۆژنامە نووس و تەلەڤیزیۆنەکانمانەوە ئەڵێ منێکی کورد ڕێزێکی زۆر لە برازیلەکانمانەگرن ئەمە لێرەیە خۆی بۆ خۆی هەڵەکە لێرەیە یعنی تۆی کورد بۆ نمونە کوردێکی یەزیدی ئەخەیتە دەرەوەی یعنی شناسەکەی لێ ئەسەنیتەوە شناسی کوردبوونەکەی لێ ئەسەنیتەوە ئێمە بەڕاستی زۆر گرنگە یەزیدی کاکەی فەیلی مەسیحیەکان جووەکان ئیتر بە دوای یەکە بیان شمێرە ئێمە لە زمانی ئەدەبمانە ئێمە جێگەی بکەینەوە دایما کوردبوونێکی پێوە بنووسێنین بۆ نمونە کە یەکتری ئەدوێنین کە لە سەر تەلەڤیزیۆنەکان قساکەین لە زمانی ئەدەبمانە زۆر ئاگاداری ئەوە بین کە ئێمە بڵێین کوردێکی یەزیدی کوردێکی کاکەی کوردێکی فەیلی ئالێوی لەویا خۆی بۆ خۆی لەویا کێشەکە لەوایە کە ئێمە هەر لە مێژوومانە ئەو دابڕانش لەوێەوە دروست بووە ئێمە هێزێکی دەستە جەمعی نەبووین لەسەر خاکی خۆمانە وەکو کەمینەکان وەکو ئەو دوو هەواڵەمان کاک عەلی و کاک داوود ئاماژەیان پێ کرد هەڵبەتێ ئێمە ئەڵێن عوسمانیەکان یان ئەڵێن عەرەب یان ئەڵێن فارس بەڵام لە هەمان کاتیشە لەژێر هەژمونی ئایدۆلۆژیەکە ئێمە کەسی دیارمان هەیە کەوا خۆیان بەشدار بوون لە جینۆسایدکردنی لە تاوان دەرهەق بە کوردانی یەزیدیە ئەمە خۆی بۆ خۆی ئێمە نەوەی ئێستا و لە زمان و فەرهەنگی ئێستامانە پێویستە ئێمە ناوی بەرین و پێویستە ئێمە ئەو بتانە ئەو پاڵەوانانەی دوێنێ ئەوەتانێ ئێستا لە سەرانسەری دنیاە ئەوەی دوێنێ پاڵەوانی میلەتێک بوو بەهۆی ئەوەی بە کۆیلەکردنی خەڵکا تێوەگلاوە لە ڕابردووە نەوەیەک دێت پەت دەخاتە ملی ئەو پەیکەرانەوە و تێکیان دەشکێنێت لە کەنەدا لە ئەمریکا لە ئینگلترا لە وڵاتانی ئەوروپا ئێستا من نمونەیەکتان بۆ بێنمەوە ئێمە محەممەد پاشای ڕەواندزمان هەیە ئێمە چەندێک لە پادشاکانی بۆ نمونە میرەکانی بابانمان هەیە زۆر لە ژێر هەژمونی دینە بەشدار بوون لە جینۆسایدکردنی یەزیدیەکانە کوردە یەزیدیەکانە ئەمە بەڕاستی ئێمە پێویستە لە ئەدەبمانە جێگە بکرێتەوە ئەوە تا ئەمڕۆ لە ڕەواندز بێ لە سێمانی بێ لەکوێ بێ پەیکەریان بۆ کراوە ئەوانە و پاڵەوانی میلەتێکن بەڵام ئەوان ئەمە لە مێژووە خۆی تۆمارە لە شوێنێکی وەکو شاری سێمانی و لە بۆتان و لە ناو جافەکان و لە کێو ئەمانە تەنانەت لە ڕەواندزیش یعنی کسانی یەزیدیان بۆ نمونەوەکو وەکو بەتەواوەتی وەکو داعش یعنی چۆن تەعاملیان لەگەڵا کردوون ئەمە ئێمە پێویستە وەکوونەوەی ئێستا و لە ئەدەبمانە جێگە بکرێتەوە و بەڕاستین بوێرین وەکو ئێستا ساڵی 2022 ناوی بەرین ئەگەر ئێمە بمانەوێت پرسیینەتەوەیمان بەڕاستی ینی گرنگی پێبین ئەبێ بگەڕینەوە ڕابردوومان ئەو هەڵانە ئەو خواریانە جارێکی تر تێک بشکێنینەوە بیهێنینەوە لە ئێسامانە بتوانین لە ناو فەرهەنگ و زمانمانە جارێکی تر جێگەی بکەینەوە کە کاتێکی ژێمە یینە سەر ئەدەب یینە سەر نووسین یینە سەر هونەر کەس دەمێژووە پیرۆز نییە بەڕاستی ئەوە خاڵێکی زۆر گرنگە پێویستە ئێمە بەردەوام ئاگاداری ئەوە بین ئەوەی کە منەمەوێ لێرەیە دوو خاڵی زۆر گرنگە ئەو وەڵامی پرسیارەکەت بوو دوو خاڵی زۆر گرنگە کە منەمەوێ ئاماژەی پێ بم وەکو نووسەرێ مەبەسم یعنی جێکردنەوەی ئەو فەرمانانە جێکردنەوەی ئەو تاوانانەی ڕابردوو ئەوەی ئێستاژ ناو فەرهەنگی هونەریمانە کە منەڵێم هونەر هەڵبەتە هونەر بە هەموو فۆرم و شێوازەکانیەوە بە هونەری نووسینەوە هونەری چیرۆک نووسین هونەری ڕۆمان نووسین هونەری مۆسیقا هونەری فلم هەتا دوایی من نامەوێ وشەی ئەدەب بەکاربێنم لەبەرەوەی ئەدەب خۆی بۆ خۆی پێم وا بێت ئەوە شەر وشەیەکی خوازراوە وشەیەکی زۆر دروست نییە بەڕاستی کە ئێمە بەکاری هێنین ئێمە وێژەمان هەیە ئێمە هونەر بەکاربێنین لە جیاتی ئەو وشەی ئەدەب یان ئەدەب کە لە ئەدەبەوە هاتووە زۆر لەوە باشترە
جێکردنەوەی خۆی ئێمە کە کاتێک گەین ئیش لەسەر ساڵی 2014 کەین لەو 13 بۆ 15 چی ڕوویە ئەلبەتە وەکو مێژوو من مێژوو نووس نیم ئەویان بەجێ هێڵم زیاتر بۆ ئەو دوو مامۆستایە کە زیاتر ئەوە لەو مێژوەیە قۆڵ بوونێتەوە و ئیشیان زۆر کردو ئیشی بێوێنیان کردووە ئەلبەتە ئەو ئیشانەی ئەوان ببێت پێویستە ببێتە کەرەستە لەبەردەستی کەسێکی وەکو منە هەتاوەکو من بتوانم ئیشی لەسەر بکەم جا لێرەیە من مەبەستم ئەوەیە ئێمە چۆن بتوانین لەم ڕووداوانەی کە ڕوویاوە لەم تاوانانەی دەرحەق کە بەرامبەر بە کەمینەیە کراوە هەڵبەتە ئێمە ئەتوانین بە وشەیەکی تر بە زمانێکی هونەریانە بڵین دەرحەق بە میلەتی کورد کراوە لێرەیە ئێمە ئەتوانین ئەبێ ئەگەر چیرۆک بێت یان ڕۆمان بێت ئەگەر لە ئاستی هونەرێکی باڵایە ئێمە بتوانین ڕۆمان بنووسین ئەو کاتە خۆی ڕۆمانەکە ئەبێتە کەرەسەی کللتور ئەبێتە کەرەسەی کللتور لە ئاستی گلۆباڵە کە بوو بە کەرەسەی کللتور لە ئاستی گلۆباڵە ئەو کاتە خۆی ئەسەپێنێت بۆ نمونە بۆ بەرهەمی فیلم بۆ سەرشانۆ بۆ کاریگەری لەسەر شێوەکارەکانی دنیا وەکو ئەگەر ئێمە تەنها لە ئاستی مێژووە تەنها لە ئاستی دۆکۆمنتە کۆیان بکەینەوە بچنە بەردەمی سیاسیەکان ئەو کاتەوە وتمان کاگالیش هەڵبەتە زۆر جوان ئاماژەی بەوە کرد هەموو سیاسیەکان دایما لە بەرژەوەندی خۆیان ڕوان دایبەن لە بەرژەوەندی وڵاتی خۆیان و پارتی سیاسی خۆیان ڕوان لەو کاتەیە ئێمە ئەگەر بێت و لە ئاستی هونەریە بیگەێنینە لە ئاستی گلۆباڵە بیگەێنینە بۆ نمونە لەسەر زمانە زیینەکانی دنیا ڕۆمان و چیرۆکمان کەوا ئێمە بتوانین ئەو ئازارانەی تیاجێگە بکەینەوە ئەو جینۆسایدی تیاجێگە بکەینەوە دیمەن و وێنەیەکی وای تیابێت کەوا ئێمە سەرنجی خەڵک ڕاکێشین ئەو کاتە کە بوو بە کەرەسەی کللتور لە ئاستی گلۆباڵە تەبعانی تر ئەوە خۆی ئەسەپێنێت کە بە زمانەکانی تر بڵاو بوویەوە ئەو کاتە ئەبێت کەرەسەی فیلم هەڵبەتە لە دوای ساڵی 1945ەوە بەو شێوەیەش کۆمیتەی هۆلۆکۆست هاتن لە سەر جینۆساید کردنی بۆ نمونە هەم سنتیەکان بڵین هەم قەرەجەکان و هەم جووەکانی ئەوروپا بە هەمان شێوە ئیشیان لەسەر کرد بە شێوازێکیشیان لەسەر کردکەوە هەموو مێژووەکە لە بواری هونەرە بتوێننەوە لە بواری هونەرە جێگا بکەنەوە ئەو کاتە لە بواری هونەرە کە جێگات کردەوە بە زمانە زیندوەکانی دنیا بڵاو بوویەوە ئەبێتە کەرەسەی کللتور کە بووە کەرەسەی کللتورە ئەو کاتە سینەمایشی لەسەرەکە لەسەر شانۆکان شێوەکارەکان سەرنجی شێوەکارەکان ڕاکێشێت هەڵبەتە ئەمەی تر تۆ لەم کاتەیە ئەچیتە ناوماڵی هەموو کەسێکەوە کە کاتێک وەکو کتێبێک بڵاو بوویەوە کە کاتێک وەکو فلیمێک بڵاو بوویەوە هەڵبەتە زیاتر ڕۆمانێک من پێم وابێت لە ئاستی گلۆباڵە خوێنەری زیاترەوەی لە کتێبێکی مێژووی لە ئێستاە وە بێگومان کتێبە مێژوویەکانی زۆر گرنگن چونکە لە ئاستی ئەکادمیا زۆر پشتیان پێدەچن ئەبێتە سەرچاوە ئەوەش دیوێکی ترێتی کە هەر زۆر گرنگە بەڵام لە ئاستی هونەرێکی باڵایە ئێمە ئیش لەسەر مێژووی میلەتەکەی خۆمان بکەین بەڵام بەمەرجێک ئێمە بتوانین هەڵبەتە لە مێژوومانە لە ڕابردوومانە کاریگەری ئایدۆلۆژیا زۆر بووە لەسەرمان لەبەرەوەی پرسینەتەوە لەسەر و هەموو شتێکەوە نەبووە لەسەر و دینەوە نەبووە لەسەر و سیاسەتەوە نەبوو ئێستا شەڵبەتە کاریگەریەکەیە بەسەرمانەوە ماوە لەبەر ئەوەی گەنجێکی یەزیدیش هەر زۆر بە ئاسانی لە سەرانسەری کوردستانە ناتوانێت کاری دەستکەوێ و مامۆستا بێ فەرمانبەر بێ بۆ نمونە نەک لە ناوچەکەی خۆی لە شوێنێکی وەکو هەولێر هەڵەبجە سێمانی شوێنانی تر ئەمەش خۆی بۆ خۆی کاریگەریەکەی هەرماوە جا بەڕاستی ئەوەش پەیوەندی بەوە هەیە کە ئێمە کێشەی پرسی شوناسمان هەیە ئەویش لە چۆنڵی ئەتوانم بڵێم کرمۆ بووە یعنی کرمۆڵ بووە لە ناو هەزنی زمان و فەرهەنگمانە ئێمە پێش ساڵی هەتاوەکو پێش ساڵی 2000یش بۆ نمونە بێنمەوە لە سێمانی و دەست پێ بکەم ئەو کەسانەی کە لە شاری سێمانیا مێژوونووس بوون یان چیرۆکنووس بوون یان شاعیر بوون یان ڕۆمانیان نووسیوە ئەو ڕووداوانەی یعنی ئەو تاوانانەی کە دەرحەق بە کاکەیەکان کراوە کە دەرحەق بە یەزیدیەکان کراوە لە فەرهەنگ و زمان و نووسینەوەی ئەوانە جێگەی نەبووتەوە ئەمەش خۆی بۆ خۆی هەڵبەتە هەمووشیان نووسەری ناودارن کەسانێکن کەواتیایە نایە
چەکگەرا بووە تیانە بووە بۆ نمونە پرەنسیپی یعنی هیچ پەیوەندێکی بە دینی ئیسلامەوە نەبووە بەڵام کاریگەری دینەکە لە ناو ماڵەوە لە ناو خێزانەوە ئەو نەبەزەقی لەسەری بووە کە هیچ ڕەحمێکی بۆ نمونە بۆ ئەو ڕووداوانە نەبووە تاوان بەرامبەر بە یەزیدیەکان و کاکەیەکان و فەیلیەکان و تا دواتر نەبوو ئەمە لێرە بەڕاستی ئەو کاریگەری هەتاوەکو ئێستاش ماوە بەسەر بۆ نمونە نووسینی ئێمەوە ئەگەر ئێمە دنیابینیمان نەبێت ئەگەر ئێمە پرسینێتەوە پێش نەخەین بە یەک وشە هەمومان نەڵێن دین ڕەگەزنامەی ئێمە نییە کوردبوون ڕەگەزنامەی ئێمەیە ئێمە ناتوانین ئەو گشتگیریە و ئەو یەکگرتنە لەسەر خاکی کوردان چاک بکەین دخوازم مثلا تشتێک دوبێ ئێژی بتەرە ئەو مەسەلا ئەم بێژم مێژیۆک و بۆ بەرهەفکردن و بە چاوێکە دیتر بەلکی ئەم کارە ji بۆ wê çavê em bêjin çavê sêyem ji ber ku eger ku em beriya wî divê em bêbêjin ji ber ku Kurd ji aliyê aborî û perwerdehiyê gelek paş maye ji ber ku em bêjin ev welatên em bêjin hatin axa Kurdistanê dagir kirin ewana taybet deman balav didinê ji aliyê em bêjin dezgehên xwendinê û nivîsandinê lê em gelek tiştan bi devkî ev çanda em dibêjin çanda devkî ako dengbêjî çirokbêjiyê û em gelek tiştên xwe em karin bêjin gelek tiştên ku ji fermanan ji çandê ji kulturê em ji van çîrok û kilaman me bi dest xist lê îro em qala romanê dike ji xwe derketina romanê jî ew bû bi serê xwe siyasî ye ya o bandorok gelek heye em ne tenê di nav civaka xwe de li ser civakê din jî belê tiştekî balkêş ê niha mesela em Kurd em ê dîroka xwe binivîsînin ya jî em bêjin kesên ku bi vî rengî hewldanên wan henin ku dest pêkirinin ev çi jenosîd çi komkujî û her wekî din em dinêrin dîsa ji aliyê derve ji dîsa em bêjin ew welatên ku desthilatin em dibînin ku tên li ser mesela axa Kurdistanê li gor ferasat û îdeolojiya xwe fîlm çê dikin mesela van fîlmana digirin dibin welatê xwe û prodüksiyonê wan gelek mezin e û bi awayekê de nîşan dide em dinêrin tên radibin du sê tiştina hîn dibin diçin pirtûkekê dinivîsînin ew pirtûkên wan li dinya belav dibe heta niha min nedîtiye nivîskareke Kurd em bêjin li ser ev dibe ku Helepçe be dibe ku ser Şengalê be dibe ku li ser Zîlanê be hîn pirtûkekî me Kurdan li dinyayê nehatiye belavkirin û ez dibîm ev jî wek astenkirina ya jî weke dagirkirina coğrafyayê ev jî li hemberî ziman li hemberî hafızaya axa Kurdistan û bûyerên Kurdistanê yani hûn çawa dibînin vî meselê ئێمە پێویستە من زۆر حەز دەکەم بەڕاستی لە داهاتوودا گەنجی کوردانی یەزیدی خۆیان توانای هوەریان هەبێت دەسەڵاتیان بەسەر زمانە بشکێت خۆیان بێن چیرۆکی خۆیان بنووسن چیرۆکی خۆیان بنووسنەوە ئەوە پێم وابێ شتێکی زۆر باشە ئێمە لە ئاستێکی هوەری باڵایە کاڵێم هوەری باڵامە بستم هەڵبەتە تۆ چیرۆکێک دروستەکەی چیرۆکەکە کەرەستەی دروستکردنی فەزای ناو چیرۆکەکە زمان لێرەیە ئێمە لە ئاستی هەتاوەکو ئەمڕۆ لە ئاستی هوەریە لە ئاستی بڵین بە تایبەتی هوەری نووسین هوەری ڕۆمان نووسینە هەڵبەتە ڕۆمان بۆ ئێمە ژانرێکی زۆر نوێیە جارێکە ئاستێکی جیهانی نییە ئاستێکی ئەوەی نییە ڕۆمانەکانمان یان ببنە کەرەستەی کلتور ببنە کەرەسەی کلتور گلۆڤال کەوا کەسێکی دەرهێنەر یان کەسێکی بڵێم زیاتر لە ناو ڕۆمانەکانمانە ئێمە کاریگەری ڕەحم کاریگەری سۆز و ڕەحمی پێوە دیارە یعنی بێلایەنی ئەوە نیە ئەتوانم بڵێم تەواو بێلایەنی تەواو لایەنگیریە لە ڕوانگەی ڕەحم و سۆزەوەیە ئەگەر تۆ سەیری ئێمە کۆمەلگایەکی شیعرین کۆمەلگاکەمان لە کۆمەلگای بەیت و شیعر و بالۆرەوە هاتووە هەتاوەکو ئێستاش زۆربەی ئێمە هەم داستانەکان و هەم ئەو تاوانانەی دەرهەپشمان کراوە
زیاتر لە بەیت و بالۆرە و گۆرانیە کورت کردوتەوە لە شیعرا کورت کردوتەوە ئەمە خۆی بۆ خۆی لایەنێکی سۆزداریە تەنها لایەنێکی سۆزداری ئەگەیەنێت ئێمە ناتوانین لە ژان و ئازارەکانی ئێمە ئەو هەموو جینۆسایدەی ئێمە باسیەگەین کاکدا و کاک عەلی ئاماژەیان پێکرد ئێمە ناتوانین لە شیعرێکە کورتی بکەینەوە ئێستا لە ئەوروپا بە مۆسیقا دەڵێن هونەری بچووک بۆچی پێی دەڵێن هونەری بچووک لەبەر ئەوەی ئێمە بە مۆسیقاش ناتوانین بەڕاستی تعبیر لە جینۆسایدی کوردانی یەزیدی بکەین ئەوەی کاک داود باسی لەوە کرد زیاتر لە 200 جار کە پێم وا بێت ڕووی داوە لە ڕابردووە ئەمە ئێمە هەوڵمان داوە دایمە لە ڕابردووە لە ئاستی هونەر و فەرهەنگمانە دایما لە ڕوانگەی عەتفمانەوە لە ڕوانگەی سۆزمانەوە بۆ خۆمان داما و خۆمان لێقەوما و پیشان بدەین من پێم وا بێت ئێستا ساڵی 2022 پێویستە نەوەیەکی هۆشیار بێت تەنها لەسەر وەرەقا ئێمە ژمارەی کوژراوەکان نەژمێرین پێویستە ئێمە بچینە ناو ڕۆحی کەسایەتیەکانەوە کەسایەتیەکان خۆیان بێنینە بۆ خۆیان جارێکی تر بیهێنینەوە بیانکەین بە کاراکتەری ناو ڕۆمان و چیرۆکەکانمان خۆیان چیرۆکی خۆیان بێڕنەوە لە ئاستێکی هونەری باڵایە ئێمە توانین بەم جۆرە لە زمانی خۆیانەوە چیرۆکەکانیان بەرینەوە لە زمانەکانی تریشا بڵین بڵاوی بکەینەوە ئەمە بەڕاستی خۆی خاڵێکی زۆر زۆر گرنگە ئێمە لە هەتاوەکو ئێستاش لە ڕوانگەی ڕەحمەوە ڕوانگەی ڕەحم و سۆزمانەوە ئەمانەوێ لایەنی بڵێن خەڵکی تر خەڵکی دەرەکی بەزەیی پیامانە بێتەوە لەسەر ئێمە شتێک بڵێت بێت پارێزگاری من لێ بکات و ئەوانەشی کە دێن بۆ کوردستان من بە کۆڕێتی نازانم کەسێک بە میوانی دێت بۆ کوردستان ببرێت بۆ شنگال یان بۆ دهۆک لە کەمپی ئاوارەکانی کوردانی یەزیدیە کەسێک دوو کەس ببینێت یان لێدوانیان لەگەڵا بکات لەوێ ئیشێکی دۆکومنتاری یان کورتە فلیمێک یان فلیمێک لەسەر ئەوان بکات بەو شێوازە نا ئێمە بێ خۆمان فریاد ڕاستی خۆمان بین وەکو چۆن کاک داود باسی کرد کاک عەلیشە باسی کرد ئێمە پێویستمان لەم جۆرە هەوڵانەیە کە خۆمان مێژووی خۆمان بنووسینەوە ئێمە لە ڕابردووە فارس و تورک و عەرەب مێژووی ئێمەیان نووسیوەتەوە فارس و تورک و عەرەب ئەو ڕووداوانەی کە لە کوردستانە ڕوویان ناوە بۆ ئێمە تۆماریان کردووە هەڵبەتە ئیتر کە خۆشیان خۆیان سەبەب بوون خۆیان هۆکار بوون بۆ ڕووداوی بۆ ئەو ڕووداوانەی کە ڕوویاوە بەڕاستی لە کوردستانە و دواتریش کە ئێمە نەوەی دوای ئەوان لە ساڵی 2030 و 50کانە تا ساڵی 90ەکان ئەوانش کە دێن کە ئەوەندە کاریگەری دوو شتیان بەسەرەوەیە کاریگەری داگیرکەر کە بە عەقڵەتێکی فاشست نەوەی یعنی خەڵکی کوردیان پەروەردە کردووە و کاری هەژمونی بۆ نمونە ئایدۆلۆژیەتی وەکو دینی ئیسلام بەڕاستی ئەمە خۆی بۆ خۆی کاریگەرێکی زۆر زۆر زەقە کەوا ئێستاش بەسەر ڕۆح و بەسەر هەناوی خەڵکی نووسەر و هونەرمەند و سیاسی و خەڵکی ئێمە دیارە هەستەکەم ئێستش ئێمە خاتری دوژمنەکانمان خاتری ئەو کەسانەی کە بوونەتە هۆکاری ئەم هەموو تاوانە ئێستش ئێمە خاتریانەگرین ئێستش ئێمە نامانەوێت لە ناو هونەرمانە لە ناو زمانی بۆ نمونە با بڵین کە ناوێنێن ئەدەب ناوێرین ئێستش ناویان بەرین ناوێرین بە تاوانبار ناویان بەرین لەبەرەوەی ئەمە پەروەردەکەیە کاریگەری لەسەر باو بەپیرانی ئێمە کاریگەری لەسەر دیەناکەی من ماوە هەتاوەکو ئەمڕۆژ کەوا ناتوانین بەو جۆرەی کەوا پێویستە من ئازارەکانی خۆم لە زمان و فەرهەنگ و چیرۆک بێت ڕۆمان بێ مێژوو بێت بنووسم gelek spas yani eji wa fikrim em mecburun hem dîroka xwe çanda xwe û her tiştê xwe ji ber ku niha Kurdistan weke gencîniyekî axawî hîn nehatiye bikaranîn ji aliyê xwediyê wê ve Roma jî ez bawer dikim ev ji ber ku êdî dinya ne ew dinyaya berê û Kurd jî ne Kurdên berê ez werhevî dikim ku wê pêşerojê diwarê wêje û hunerê de jî wê gelek tişt wê Kurd ew çîrokên xwe binivîsîne wê dîroka xwe binivîsîne wê bûyerên xwe binivîsînin ya hevî dikim ku carekê din em tiştên başî binivîsînin
belki ev 7 sal jmere tiştek wa bine ez gelek spas dikim maliye ava و ez xwazim pirs bikim gelo hûn mamoste Davut û mamoste Elî Halo hûn dixwazin tiştekê lêsê de bikin an ez pirs bikim gel pirs hebe ez ji we pirsa bikim hûn çawa dixwazin em ê wiha bikin برسيتا تشي هابن برس بكا نورمالا باشه وی چاقه از جه گودربان آنجه تماشاوان پرس بکم گلو پرسین و هنن جه هر سه موسین من هجا تشتکون دخوازن از پرس بکم بری بانخم کرم که بله gelek spas Yıldız Hanım ez pir spasya dikim spasya Yıldız Xan dikim ji bo rêveberiya vê semînara hêja û giring ez spasya her sê em bêjin mêvanên me yan ku axêvanên me yên semînarê dikim ji bo van agahiyên pir bi naverok bi feyde tiştên nû ku bi rastî jî kesanên ku ne pispor van agahiyan nizanibin pirseka min tune ez ê mudaxeleyeka biçûk bikim paşî ez ê hinek ez ê basî tiştekî bikim ku em çi bikin ku rê li ber van tişta bikin destpêkê de ez dibêjim navê semînara me êdî ji fermanan ra êdî bes e bi rastî jî ev navê semînara me ye ka em çi rêkar bikin em çi rêw rêkara bikin ku em wek netewa Kurd em çi bikin ku em rê li ber van fermanan ra êdî bigirin û em vê van fermanan bînin ziman weke fermanên ku bi ser netewên cîhanê hatî wekî cihoyan weke Ermeniyan lê em wê jî dizanin ku niha ev e pitirî heftê salan e bi ser holokosta cihoyan heta niha jî hêşta zanyarî tên holê hêşta ji nû ve hinek agahî tên holê kesên ku qurbaniyên wê cînosaydê ne taze hindek şwatên dîtin û tên gotin û dikeve nava edebiyatê û dikeve nava mijaran ku rojevê digihore û rojeva cîhanê û boçûnên ji bo derheqê wê cînosaydê tên guherîn her wisa ji bo ya Ermeniyan ji bo me Kurdan helbete ev tişte yani zehmettir e em netewekê bêdewletin em netewekê bê statûne em netewekê bê piştgiriya navnetewî ne ji ber wê jî em wek netewe bi tevaya pirrengiyên xwe ve em zehmetiyan dibînin ji bo pirsa xwe ya netewî ya sereke ew jî em bêjin mafê me wek netew mafê me yê hemsan weke netewên din ew pirzgirêka serekî ye piştre jî ev cînosayd yan jî komkujiyên bi serê netewa me hatîn li bin navên cuda cuda di serî de jî gelê Kurdê êzidî ku heta niha ew qas ferman bi serî hatîne bi rastî jî divê ev e erkê me hemûyan e ku em van komkujiya ku em van nehametiya ku em van tawana hem bigehînin cîhanê hem di hundirê navxweyî de em tişta bikin ku rê li ber komkujiyên dinê bigirin ez tiştekî bêjim pirsa ku mamosta Mîran gotî pir giring e ku gotî em divê bi cîhanê de bidin nasîn û bi xwe jî mikur ku em yani pirsa me netewî ye em yani netewa me em wek Kurd bêne nasandin êdî pirrengiyên me çi bin bila ew bin pirrengiyên me yên olî pirrengiyên me yên civakî pirrengiyên me yên dinê çi bin bila ew bin divê hemû kesa mafê yeksan di hundirê wê netewê de hebe ez tiştekî bînim bîra we li badînan
کسی کو وکه لجند وکو داستان هاتیه ناسین ده شورش آزادی خوازی ده ناویوی محمود ازدی بو مینانی مامریشه چوا کسک بو کو اوقاس يعني هاتبو ناساندن لدجي رجيمين تشوسينر لدجي ظالمين كو كرد تشوساندن لدبرا صورا هاتبو ناساندن وكا ام بيجين وكا داستانك وكا قارمانك نابي ما مريشه بو مروفكي مسلمان بو كردكي مسلمان بو پايا بنجي بو مسلماني اخو لي ناسنامه آوی کرد بوم بو لبادینان محمود ازدی او قارمان بو لبادینان او کسی کو دسلاتا بعثیه دسلاتا کو اوقا ظلم لکردات کر لهمبری و دسلاتی قارمانی کو هاتی ناسین محمود ازدی بوش برویجی يعني ام وكان تواد و پرسه چاره سر بکن ایجا لبن توا کرد او ناسنامین دنی جیتین دوی ام بویره يعني ام خواه او بکن رازد بکن ام وان پرساجی چاره سر بکن براستی از وردش بو هنده و دبیجم میناک از دبیجم پرسین ما گلکن همه آلینه سیاسینه جواکینه هم بیجنها ما مستداود خطاری باسی هنده دکر کو ریا ابریشمه یا حریر اویده دچه شنگاله را دچه براستی از جبوه پرسه چوبو ما تشينيجي لي من اوقاس وكويك وشروفكري من او برسنادي تبوش برويجي از البرسباسياوي دكم كو اف برساجي اني زمانج برويجي از دبيجم برسامة برسك سياسية دسبيك دا باشي برسك نتوية برسك أولية برسك إيكونوميجي دكارة ببا حمو آلية لي نهاد هندري خده از دبیجم ارکی سرمله هر کردکی زیده باری هنده که دوید دست سالات و ارکی بگرده دست خوبی کاری بکلی ارکی هر کردکی یکو ریگر به لهمبر جینوساید کادن لسر ازدیا و کم اولندنه جی دهندره کردستانه ده دهندره نتوامه ده دهندره گلیمه ده دهندره ولاته ده اجبر چوه یکی دبیجم جبر کووان دو سه روژین داوی ویدیو اکا کسی کی بلاف بویا بناوه دکتور لطیف دکتور لطیف به رونو آشکرایی هرش دکه سر ازدیان حقارت پیدکه او آلیکاری تندو تیجیه لسر ازدیا گلو جبووان پرسا امی چه بکن کی دکاره وک ریخراو وک تاک وک کس دوی اف کسه میناک از دبیجم دادگاه سر بی وکرن کسان نوسا ریگری لی بکرن جبر کو آلیکاریا تندو تیجیه دکه ارکی ما وک کس وک نتو پشتی هنگه وک دسالات دسالات ما ام دبینن پرچه بویا ام دبینن دسالات ما الگلک فرسان نای زمان جبر کو فرسان ما نتوی دبا بکوه نوا پرورده نوا گلک ریکارن کو ام دروجانه ام بیجن ام پروسه دکم بریوه دبن لی جبووان پرسا او کسین کو وصا حقارت دکن دست پیکی ام چه بکن ام چوا جبو من بویا پرس جبو من بویا نخوشیه کو از دبینم کسان وصا وکی دکتور عبداللطیف هاتیه خلقی می کردن بسلمان او دکه دسر داده به هاند ده کو تندو تیجیه هم بر گلمه ازدی بکن جبرویجی گلو ام جوان پرسان را چه بکن ام چوا دکارن و پرسا مجوی جواتا نها هیا جوی سمیناره هیا
گلو ام چه بکن که ام ری لبر وان ملاین اولی جوان کسین تندو تیجین که ری ودکن لبر جینوسایده کدنی ام چوا بکن که ام ری لبر بگرن ایجا او ری دست پیکی از دخوازم ام بپرسن ام چوا ری نیاسایی بگرن بر پاشی ام باسی ری اندنی بگرم پرسا منا سرکی اوه یلدز خانم که ام چوا ری نیاسایی بگرن بر وقتا که کس یا وقت ری خستن که ام ری لبر وان کسین وقت دکتور عبداللطیف و غیروان که ری لبر تندو تیجیه و دکن گلی ما گلک شواجی بی آگاهن بلکی لگور فتوای وانیان بانگواز وان بکون و خلطیه و لدجی گلی ما ازدی یان کم اولندنه يعني بويجا تماشا بكن وكي دكتور عبد اللطيف جبرويجي برسامنا يكم جميوان مين بسبور جميوان مين بريز أو كأم تبكن بنا هندي كل ناف خويا خوا لهندري كردستاني لهندري جل ولاتي ما أم تبكن ريل بربان كسانا بقرن كو وفان كسانا براستيجي دادقا بكن کو نه او وقت مایه نه او دم مایه کو ویگاوی اف دیتنه بین پیشیان اف دیتنه بین گلیمه و روژه ما تیک بدن براستی سپاس جواره جارک دنی سپاس و دست خوشی الوطوان دکم گلک سپاس گلک سپاس بروان خان راستی جی هم پرساته هم جیده و هم جی بو چند خالین گرینگ جی گلک سپاس دکم مالتاوا و از خوازم جه میوان ما بپرسم قالوا ام کارن چی بکن بو کسی ما بریم آسته که کرنک راستی پرسکت جی خوده لی ام دی چکی بگرینا سروی اره قالوا اف دولت و ام ناف دا جان دیکن ترکیه ایران سوریه عراق چند دجمناتیه ملتی کرد دیکن حتى تشي حديد دجمناتيه اللي قال دكان دامي دجمناتيه كان نهر دجمناتيه يا تفانجي دكان يا هزريج دكان يا بروردا زاروكا دكان هر تشتكي او دجياتي از مراتات كان دامي دجاتيج دكان لذلك ناكوكياجي بيدا دكان اينن كي هاريكاريا عبد اللطيف دكان تركن هاريكاريا وي دكان دمي او زانن كسك وصلت تنتراوا براح بارتك جراتشت كان جيوي قالك خوش دكان باركي مازن داني داكو او قال دجي قال ازير رابط دجي مسيحيه رد جي دكان ناكو كيت ناف كردا دا خوب بيدا بتكن بيت ام خوب كرد ام حمو بيكفا يعني براستي رابينا سرخو وابان هزرت ات بيس وشابال ام ناف خدا راكن لدجمن هردم تخوازت اف جورت مروفه هبن اف جورت بارتا هبن اف جورت رخراوه هبن ایران جی بحمو قواتا خو ایدوکا دجی ملت کرده ترکیه بحمو قواتا خو دجی ملت کرده دمی ایران و ترکیه سر دوزا کردی اینا جوینه دا اکثر رکفتن بینو دجی کرده بن ناکوکی که مازنی بین آوان دایا لیل سر دوزا گلی کرد او حموش توان تماما دی این سوریا حتا ایروکاجی حمو چند سریویاتیا حتا ایروکاجی قبول ناکت کردان ناسنامه هبه دولت عراقی جی اوه چندی شورش رابون حتا ایروکاجی ناکوکی و ناخوشی و پیدا بویا که ناخوازن دولت کردی یانجی کیانکی کردی پیدا بود دولت ایرانی همو قوات خو ایروکا هاتیا و دخوازت که پارچکه ولاتی ما برویب کهت و کردستان هردم ناکوکی بود و زمان خو سرمت چسبینه هزرت خو سرمت چسبینه ناکوکی نیوی نامه دادکن حتی دجمنه ما وصای خورتا راستی گلک زحمتو میشکه مجی نه او میشکه کو ام بیجینا دجمنی نخیر اوجی بريمنا بلكو جبار هندك برجواندية تايبات
و هەندێک کەس بێن خۆ دیار بکەن چونکە ئەو ئەسڵەن نە مرۆڤن ئەزەوی شیوەی بێژم یعنی مرۆڤ نە مرۆڤن یعنی وکردن دەمێ دکتۆر لەتیف بێت و وەسەب توندی بەحسە ئێزیا بکەت و کافر قەلەم دەت و بشت کوشتاوان حەلالە و خواردنا دەستێوانە حرامە و هەر شتێکی پیس و چەپەڵ دەرحەقێ ئێزیان دگوت و ئەو کەسێن حازرژی بۆڕە پەیام بۆوان دگوت ئەوانژی چەپرە قوتان بۆی لێتدا ئەرێ ئەو جێجێ ئێمە ترسیە ئەف کەسنە هەموو دەبنە تۆنتڕە و دژی ملەتێک کورد ئەو دەبنە تۆنتڕە و دژی ئێزیا و مەسیحیا و کێمنەتەوە نێڤ کوردستانێدا ئیروکە ئەکەسێنوکە عەبدوڵەتیف پێتڤە دەسەڵات رابطە سەرخۆ وڤان کەسە ئێدی ناف کۆمەلگا یا کوردەواریەدا نەهێنێت و داچوو کەسی دیش چاپ لێ نەکەن چونکە ئەvە ئێشەکە ئەف ئێشە دێ بەڵاڤە بێت دەبێن بەڵاڤە بێت دێ داعش پەیدا بێت داعش هزرە مامۆستا یعنی مثلا بۆ کەسێن وها مثلا yani ew derfetê ku mirov aliyê yasayê ji aliyê qanûnê ve doz wan were vekin ji ber ku mesela niha îro li gorî qanûnên Ewropayê ya jî welatên pêşketî kesên bi vî rengî ku em bêjin daxuyanîn û gotin bi vî rengî dikin evana rastî jî dikevin nava sûcên ku li hemberî mirovahiyê pêk tinin îjar niha yani destê me de gelek derfet jî hene em bêjin ji bo li hemberî kesên bi vî rengî ev çi mesela çi yasayî ya jî çi jî îro em bêjin medya civakî jî hêzeke mezin e yani mirov gelo kare di vî warî de hin xebatan bikin ku li pêşe van kesana bigire pêşek ev erkê me hemû ye erkê milletê Kurd pêk ve ye ne ber erkê êziya ye û an jî saziyeke êziya rabte serxwe vîkarî biket ne îroka pêtiviya ser milletê Kurd hemû bêjnevan kesa bêjnê êdî bese ji vî mêşkî bese ji van peyvê dikirêt bese ji vê dijminatiya navxwî êdî bese xilas bile em jî wek milletên dî jiyanê bikin dijminê me ya divêt wêş me diket çima em dijminatiya êkûdû bikin gereke îroka desthelata Kurdî rastî li Lêdekê de ew erkê xwe rabit û piştî hingî ew rêkxerawên ku vandera hey ew rêkxerawne ji dîsa ku navê mavê mirov te axivin ew jî erkê xwe bibînin ku skalekê dijî evan kesa her kesekî hebit gelek kesî tukî Abdulletîfê tên xweska yek û deh û sed û du sed û hezar bane jî bi sedahan bi hezaran kesên wekî lê weke ez dixwazim yani ji mêvanê din jî bipirsim lê rastî jî hejmarê van kesana gelek zêde ye û ev rastî jî ne tenê em bêjin weke pirsek ji bo civaka êziyan ev ji bo hemû Kurdan ya ji bo hemû Kurdistanê ez karim bêjim pirseke giring e kesên di nava civakê de em bêjin ji bo sûcên li hember mirovahiyê pêk were bibin em bêjin bin weke pêngav ya jî gavekê bavêjin divên di nava civakê de van kesana werin teşîrkirin û divê li hember wan ji aliyê qanûnê ve jî divê hin tişt were kirin belkî jî nizanim yani niha tişteke wa heye tune lê divê em vê pirsê belkî em karibin bikin rojevê jî ji ber ku ji xwe em dibêjin yek ev duyê sed em bawek teorîk dipeyvin lê heta ku em van tiştana pratîkê pêk nenin ez bar dikim pêşê xerabiyê jî nayegirtin yani mesele wiha dinêrim nizam ka belê بەڵێ لە مێژووی me بەڕاستی ئێمە سەدان و هەزارانی وەکو مامۆستا داوت ئاماژەی پێکرد سەدان و هەزارانی وەکو دکتۆر عەبدولەتیف بڵێن عەبدولەتیفمان هەبووە هەڵبەتە نازانم ئەبێ لە چیا دکتۆرای هەبێت دەبێت لە چیا لەسەر چی خوێندە بێتی چونکە ئەو بێجگە لە وتار خوێنی هیچ حکمەتێکی تر لە قسەکردنیانی ئەو کەسە
ئێمە لێرەیە بەڕاستی چۆنەوە بێریخان هەڵبەتە ئەوە چی بکەین باشە و زیاتر ناوی ئەم مەلادینی هێنا ئەمە لە بڵێن کەسێکی سەلەفیە با ئێمە لە تۆ لێرەیە ئەوە بڵێ هەڵبەتە بەڵام لە ئاستی ئەوەیە ئێمە یەک وڵامی گشتگیر یەک وڵام لە فەرهەنگ و زمان و وەکو ڕۆژنامەنووس وەکو نووسەر وەکو مێژوونووس یەک وڵامی گشتگیرمان هەبێت بۆ کەسانی ئیسلامی سیاسی کەوا پێیان بڵین لە کوردستانە هیچ کەمینەیەک سەردەستە نییە بۆ نمونە کوردبوون تەنها بە خەڵکێکی ئیسلامیان بە خەڵکێکی مسلمان نەبڕاوە لێرەیە ئێمە زۆر گرنگە بەڕاستی ئەوە پەیاممان بێت کوردبوون ڕەگەزنامەی ئێمە ئیتر لەویا کەسێکی واش ناتوانێت بێت یەزیدیەکان لە ئێمە جیا بکاتەوە کەوا بۆ نمونەشناسی کوردبوونیان لێ بسەنێتەوە ئەو خۆی بە کورد دەزانێ و کاکەی یەزیدی ئەوانی تر جیا ئەکاتەوە کە جیاشی کردنەوە ئیتر هەڵبەتە ئەوە خۆی نمونەمان هەیە ئێمە لە مێژووە هەموو مەلایەکی مزگەوت زۆربەیان نەتوانم بڵێم بە ناوازەتیایە بێت نیشتیمان پەروەەر بوو بێت بۆ نمونە پرسینەتەوە گرنگ بوو بێ لای ئەگینا هەمویان زۆریان کەمتر نەبووە لە عەبدوللەتیف و زۆربەیان هەر هەمان وتاریان هەبووە و هەمان ڕایان هەبووە بەرامبەر بە کاکەی بەرامبەر بە یەزیدی بەرامبەر بە جوو بەرامبەر بە مەسیحی لەبەر ئەوەی پەیامی ئایدۆلۆژیەکە ئەوەیە ئیتر بەڕاستی خۆی ئەمە زۆر گرنگە لێرە ئێمە توانین بە یەک وتار بە یەک ناونیشان کەوا ئێمە بانگی ئەوە بکەین کە دین ڕەگەزنامەی ئێمە نییە کوردبوون ئەمە بەڕاستی ئێمە کۆ ئەکاتەوە ئێمە توانین خۆمان بپارێزین من نمونەیەک بێنمەوە لە شاری هەولێر لە ساڵی 1952 گەڕەکێکی تەواو یەک گەڕەک چۆڵ دەبێت کە هەمووی خەڵکی بڵین کەمینەیەکی جوو لە هەولێر گەڕەکێک چۆڵ دەبێت ئەو گەڕەکە دیپۆرتەکرێن دەرەکرێن بەڕاستی شناسی عێراقیان لێ ئەسەنگرێتەوە دەرەکرێن ئیتر ئەمەش خۆی سیاست بووە بۆ لێدانی میلەتی کورد بۆ هەڵۆشاندنەوەی لەبەر یەکی بۆ نمونە کەمینەکانی ناو کۆمەلگای کوردی حکوومەتی مەلەکیت ئەو گەڕەکە دوای ئەوە لە گەڕێکی جوولەکانەوە دەکات بە گەڕێکی تعجیل بە واتای بە واتوشەیەکی عەرەبیە بە واتای دەرکردن ناردن دیپۆرتکردن دێت ئێستاش خەڵکی هەولێر و لە ناو فەرهەنگ و زمانی پارێزگاری هەولێرە هەروشەی تعجیلە یعنی ئێمە ڕازی بووین بەوەی کە بۆ نمونە ئەو خەڵکی موسڵمان کەوا ئەو جوانە دەرکراون چونکە لە دینی ئەوان نەبوو لەویا بەڕاستی پرسینەتەوە زۆر گرنگ ئەگەر ئێمە بانکێشەی ئەوە بکەین لە زمان و فەرهەنگمانە کەوا دین ڕەگەزنامەی ئێمە نییە ئێمە کورد ئەتوانین هەموو کەسێک لە هەموو یەکێک لە ئێمە لێرەیە کۆببینەوە کوردێکی یەزیدی کوردێکی جوو کوردێکی کاکەی کوردێکی هەتا دوایی بین ئەوە لەویا ئێمە توانین هەموو کاتێک لە کێشەیەک هەبوو کە کەمینەیەک وەکو کەمینەیەکی یەزیدی ئەوە هەڕەشەی لەسەر بوو ئێمە توانین خاوەندارەتی لێ بکەین لێرەیە هەژمونی ئایدۆلۆژیەکە ڕێگەمان پێنایەکەوە ئێمە خاوەندارەتی لە یەزیدیەکان بکەین هەڵبەتە ئێستا ئەمە کات و سەردەم گۆڕاوە ئێستا ئەوتا لە ئاستی ئەکادمیە ئێمە ئەوتان مامۆستا داودی قساکە کەک عەلی قساکە کە لێرە قساکە خاوەندارێتی کات لەو تاوانانەی بەرامبەر بە یەزیدیەکان کراوە وەکو بەرامبەر بە خۆی و خێزانی خۆی کرابێت ئێمە پێویستە ئەو هەستا لە زمان و فەرهەنگمانە ئاوا دروست بکەین بەڕاستی لە لای خەڵکی خۆمان ئەو کاتە عەبدوللەتیفیش خۆی بە تەنیا ئەمێنێتەوە و کەس ناچێت لە مزگەوتێکا گوێ لە قسەی ئەو بدرێت بله gelek spas ji xwe İcaze heye bele mawsa bele ji xwe min ê jî firsete bikire min te nedîlo me belê kerem bike Aferin. bele بله
هلبت اف نمونا ملا عبد اللطيفي وقالك اندي دبت الجلك ولاتا ألمانيا ولاتا كي ديمقراط وبيشكفتي يجي إنسان نازي وفاشيست دارت كافن ليه ياسا أو حكومة طويلة صايجي بجيت كت مؤسسات في ولاتي پروردهج کیندگارتن و قطابخانه و حتی داویه همی بوی آراستینه کو زمینه نینه انسان وصل و مازن ببن بیراب گهن و باندور الخلکی بکن الكردستاني جي يعني لجور ياساين كردستاني لجور دستور ياساين عراقي مروف حقارتا ايكي بكد مروف تعدائي الكاسا كي بكد تشتكي نقانونية للوازية دا صلاة السياسي حكومتي كومالجها مدني و پرورده نتویی کو ماموستا میرانی چند جارا اشاره پیکر گله گرنگه دوی دست پیک ما شیابا یعنی هم الباشور کردستانی کو دستالات کا سیاسی هیا لحمو پارچندی ببوره پارتین سیاسی شیابان مروفکی نتویی مروفکی آزاد مروفکی خدان کرامت بگهینن کو اف مروفه ها تشتکی خراب السرخو نتویی خو قبیل نکد نمونه گلک جوان الدف جهیه و الدف ارمنیات في وارده هنه اوان چاوا میجوا خو او جینوساید خو کرن کرسته جبو پیشخستنا خو جبو پاراستنا خو بری 20 ساله ده تلویزیون که آلمان دا باورن CDF بو برنامه که بو روزنامه وان دچو جمعان آلمانا اوین کوش میجا 20 سال 30 سال جا آلمانیا در کفتین هین چما حتی نهانه هاتینه هین خوازن وگرن ایک جوان برنامه چو جم خانمک جوهی تمنوی نزدیکی 70 و چند سال 80 سال گوته تمنه تا چند سالی بود ده 18 سالیش برلین در کرد یا شهر دوی جهانی داد تو حتی نهانه هاتی گوتی نخیر چما تو نهاتی گوتی اصلا خوازم به من بیر هاتن نخوشنه گوتی اف دعوت رسمی یا بürger مایستر برلین پارزگار برلین تو داخواست کردی ایدی او قناق بدومایی هاتیه آلمان و دولت اسرائیل نها دوستن هری نزیکی هفن بردوام جم دبینین آلمان چاوا هر سال ری و رسم هولوکوست رک تخن دجی نازی و دجی او ظلم مستمع کلوان هاتی کرن بو هشیار کرن خلکی خواه او جن وی خانمه او داخواست رفض کرد گوتی دعوت رسمیه پارزگاه برلینیه پارزگار برلینه گوتی دی ساجی اسنایم چونکه لبرلین لهر کلانکی لهر شقامکی کشتن و سربرین و ایهانا جوهیه کی مدیتیه اسنا خوازم وگرم ویره بجا مروفه که نتوهی هو صادفید بیت آوا کرن دو دولت اسرائیل مؤسسین اسرائیل چاوا رئیس لقربانیت خواه گرتن حتی خلکین دی ولاتین دیجی مجبور بن رئیس لی بگرن راو سروک المانیا بو از باورم داویا 1998 یان دست پیکا 2000 سردانا کنیسه یعنی پرلمان اسرائیل کرد پرانیا اندام پرلمان اسرائیل چونش در و گوتن به وی زمانی به زمان آلمانی یهانامه هاتیه کرن و ام جزانی جدا آلیه دیدا چاوا وکو دولت خلق خود پارزد لئیریوان جه هری جوان جه هری مازن دنیوا باجر ایریوان دا گو گرکی گلک مازن چند صد هکتاره جبو مونومنتا جینوساید ارمن هاتیه چی کرن و ما چکریه جبو جینوساید خواه جبو حلب چه جبو جینوساید ازدیانو انفالو گلکین دی وک ما مستامیران گوتی دوی اول در بازی ادبیات و هنر ما ببا یعنی حتی نه ده ادبیات دا نه ده سیاست دا نه دو چواری دا ام نشیانه در برین جیش و جان خواه بکین هلبت اوه همیجی ود گرد
بو حزب بارتين سياسيين كردستاني جبو دسالات سياسي جبو حكومات كردستاني كو 30 سال نشيان مروفكي نتوعي مروفكي بخوا باور مروفكي خدان كرامات آوا بكن كو هر تشتيل سرخوا قبيل نكد و مؤسسات جي هند ضعيفا و بارتين كردستاني ما شاء الله هند جي هافن او انرجي او شيانا وار هاي لهمبر هفدوش بوشكاندنا ايكودو كارتينن هند انرجي ناميند لهمبر دجمن خواجبو آوا کرنا مروفكي كرد جبو هنده کو ام داویه به وان کارساتا بینین ام به وان انسانین سرخشک و نزان و هزرتنگ بینین دوید ام ما پلان و برنامه و استراتیجیه که نتوعی هبید ده همی ورادا ام مروفکی نتوعی آزاد بگینین اگر نه مخابن دنیا در روشک پر مترسی و خراب دایا کارسات الجیف کارسات و کارسات گلک ماستر جدین دیویداری نوسانه بود لیمیجو هند راستین دید بیشت ما گل راست گلک سپاس مافسه راستی جی ساعت تا خوش جخو دماکو از باردکم رولا کسین کو روشنبیر و نویسکار و هنرمند گلک گرینگ تبی وارد مثلا نتوه بوینه ده وحتى كو روش وركو منفعتها كردستاني لسر بارتيا ورا فهم كرن از باردكم بيشغي اوي قالك تش صافي ببه قالك سباس دكم تخازم از برسا كدين جي بقرم شباركو توار سنة از باردكم او تخازم برسا بكو داوية زيدسا لوا بقر بري كلام كي اسم بشمني سلام روز خدمتی دوستان بریبان خانم یلدز خانم کاکمیران ابراهام و باقی هوالان من چنوری سعیدیم لروشالات و قصدان لگلاکم نویسکارم خوشحالم که لیره و اتان بینمو منی شیگ لدلغاکانم براستی مسئله ایزدیکانه هەوڵم داوەکە لە نووسینەکانمان لە چیرۆکەکانمەوە لەسەریان بکەمەوە. ئەم قسانەش کە ئەیکەم لەوانەیە پرسیاریشی لە ناو یاشین بێ بەڵام زیاتر جەمبەی پێشنیاری هەیە و یا ئەتوانین شیکارانە ئەتوانین ئەوە لەسەری قسە بکەم. من بۆ باسی ئێزدیەکان کاتێ هەمیشە لە خۆمە پرسم ئەبێ چ بکەین سەرەتا ئەڵێم کە ئەبما ئەبێ سەرەتا خۆمان بناسین و بزانین کە سایکۆلۆژیای گەلی بندەست کە ئێستا کووردە بازم لە ناو کووردە کەمینەگەلێکی ئاینی هەن وەکو جووەکانیە ئێزەدیەکان بە جوانی ئەوە بناسین و شی بکەینەوە بزانین هەڵسوکەوتی خۆمان لەگەڵ خۆمانانە و خۆمانە چۆنە هەمبەر ئەویدیەکانمان چۆنە هەمبەر کوردەکانی تر یا لە دەرەوەی وڵات چی بەسەر ئەو ڕۆحەتێک شکاوە هاتووە کە بەردەوام لە توول تاریخە هەر زوڵمی لێکراوە لە پەراوێز خراوە ئینکار بووە تادە لە سەرکریاگا مەسەڵەن ئێمە لە تاریخە ئەبینین کە عوسمانیەکان ئەو هەموو ژینۆسای ئەلبەتە بە قەولی کاکمیران قسەکەی جوان بوو تیبێژین گوناح ئەو هەموو گوناهەیان کە بەسەر یا فەرمانیان بەسەر ئێزیەکان هاوردووە و تویانە فەرمانیان داوە وەخت ئێوە هێرش ئەکەنە سەریان هەتا پای ئەسپەکانتان لە خوێنیان سوور نەبووە نابێ بگەڕێنەوە ئامانە ڕاستە کە زۆر دڵتەزێنە بەڵام باشترین خۆراکە بۆ هۆنەر بۆ ئەدەبیات من پێم وایە ئەمانە لە هۆنەر و ئەدەبیاتە باشتر ئێمە ئەتوانین باسی بکەین ئیسا بەتە ئەپەرژینە سەر ئەو باسی هۆنەریەکە با سەرەتا ئەم باسی سایکۆلۆژیە بخەین بەبارێکە هەمیشە بۆ من پرسیار بوو کە ئاخۆی زدیەکان سایکۆلۆژیایان چۆنە یا ئێمەی کورد وەختێ خۆم وەکو کەمینەیەک لە تارانەوە لە ئێرانەوە بە حکمەوە کە زۆر لە تاران ژیاوم مقایسە ئەەکەم یعنی بەراورد ئەەکەم لە زۆر شوێنە ئەو ڕۆحەتێک شکاوە داماوە پەراوێز خراوە لە خۆمە ئەبینمەوە و وشیارانە هەمبەری ئەوێسمەوە هەوڵە دەم ئەوە نەبم وە
دوژمن لە منی دروست کردووە ئێمە ئەبێ ئەو وشیاریە بەدەست بێنین بە یارمەتی سایکۆلۆژیاوە بە یارمەتی دەروونشیکاریەوە کە بتوانین سەرەتا ئەو ڕۆحە ساخت بکەینەوە بتوانین ئەو ئێعتماد بە نەفسە ئەو خۆباوەڕیە لە ناو خۆمانە دروست بکەین اینجا بتوانین هوڤیەتێکی ڕێکوپێک و خودێکی بەهێز نەخودێکی تێکشکا و داما و جێی بەزەی لەگەڵ قسەکانی کاکمیران زۆر هەم ئەبێ ئەو خۆدە نیشانی جیهانیان بین و ئاسانترین ڕێگایشی بەڕای من هۆنەرە لە جیهانێکە کە ئێستای تر کارەسات بەڕاستی ئاسانەوە بووگە یانێ ئیتر خەڵک دڵی ناهەژێ وەختێ تۆ تەلەڤیزیۆن ئەکێتەوە ڕۆژانە ئەخباری ئەوە ئەبینی کە کێ لەکوێ کوژراوە بە تایبەت ئەو ڕووداوانەی کە لە خاوەرمیانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوئەدا ئیتر فرە ئاساییەوە بووگە ئێمە ئەبینین کە ئەوروپایەکان هەر بۆشیان مهم نییە بەڵام ئێمە ئەبێ شۆرتکاتێ لێدەین ئەبێ تۆزە زیرەکانەتر ڕەفتار بکەین و لە هونەرا بتوانین ئەمە نیشان بدەین مەسەڵەن ئەو ئەزمونەی کە جووەکان بوویان لە فیلمە بەتایبەت لە ڕۆمانە زۆر جوان توانیان خۆیان نیشان بدەن دووسێ دانە فیلم لە تاریخی سینەما ماوەتەوە فهرست شیندلەر فهرست و پیانیست و ئەوانە وا کاریگەری داناوە لەسەر جەهانیان لەسەر هۆنەر لەسەر هەتا خەڵکی ئاسایی بۆی مە نەتوانین کارێکی وا بکەین بۆ نمونە مەسەلەن ئەو پەیکەرانەی کە دروست کراون لە کوردستان وەکو پەیکەری ئەو میری ڕواندز و ئەوەی کە لەبەر دەرکی سەراحەیە پادشای بابانەکان ئێمە کارێکی زۆر جوان ئەتوانین بکەین ئەمە هەر وەکو ئایدیایە من نازانم لە بووای یاساییە و ئایا ئەمە جێبەجێ ئەبەیانە ئەو پەیکەرە کە تۆ داخی بەجێگەی وات پەیکەری مەیان خاتوون دابنی کە یەک لەو ژنە لێ هاتوانە بووگە کاتی خۆی زۆر تەئسیری کردووە وەکو سەر عەشیرەیەک 40 ساڵ خەباتی کردووە و خوێن خۆشکەر بووە ژنێکی زۆر لەسەرخۆ ژنێکی زۆر بەهێز کەسێ وەکو حەبسەخانی نەقیب بووە تۆ پەت بخەیت لە ملی ئەو پەیکەرە میری ڕواندزە بەجێگەی ئەوە مەیان خاتوون دابنی هەم دەنگدانەوەیەکی زۆر ئەبێ هەم شۆرتکاتێکەوەت زووترین مەبەستەکە ئەتوانی بپێکی یعنی ئەتوانێت لە ناو خەڵکیشە هەتا ئەو ڕوانگەیانە کە بەداخەوە هەیەیانە بۆ ئیزەدیەکان ئەوەش ئەتوانی کاریگەری لەسەردابنی تەوار خان gelê spas ji ber ku spas dikim wext pir zêde tune gelê spas dikim malê ava û mamoste Dawûd eger ku bixwaze سپاس بۆ ئەو خوشکە بەڕێزە ڕاستی ئیرۆکە سەرملێ هەموو کەسێکی تایبەت ڕەوشەمبیرێ من ئیرۆکە سەرملێ خەلکێمە پێتوی هەمووکایە ئیرۆکە ڕۆحێکی کوردەواری ئەم ڕابینە سەر خۆ ئیرۆکە ئەم هەموو پێک بە قەلەمێ خۆ بە هونەرێ خۆ بە مێشکێ خۆ بە جوامێریە خۆ بە هەر کەسێک لە شانت خۆ ڕابتە سەرخۆ و ئێدی ئەف ناکۆکیە ناف ملەتی مەدا نەمینێت دژمنجی طبعا دائما دووبارە دکەمەوە دژمنجی خوازت و ئەف ناکۆکی و نەخۆشی و دووبەری و هەفرکی و تعلیاتی نێبەرا ملەتی کوردە هەبێتەوە دە هەردەم وەردەم تێویدا بێت و ئێدی چوومافی نەدەتێ ئەم هەموو زان ئیرۆکە کورد gelek kêm nete kêm dîn wê navdehey belku hetanûka ji mara wan jî ya miletê Kurd kestiya 7 milyonî lê ji ber bêtifaqîya me ji ber ku em daimen hij dijminî dikeyn ji ber ku em daimen me divêt em kolebîn def xelkekî dî îroka 7 milyon yek parça erdî durustî nîne navê wî her kesek خوازت ئەو بتە بەرپرس و ئەو بتە هەر شتێک ئیرۆکە گەرەکە ئەم هەموو دەستی خۆتێک دانین ئەم هەموو پێک بە خەباتێکی بکەین خەباتە هەزری بێت خەباتە نوویسینێ بێت خەباتە چەکی بێت هەر خەباتەکە بێت ئیرۆکە ئەم پێک بە ڕابینە سەر خۆ و دەستی خۆتێک دانین و هێزەکە مەزن
وبهستا كينتوي يمكم ام بيك برابينو ام ولاتكي شخورة اعضاء بكينو بيرو باورت خو ام بجسبينينو ام شانت خوش نشا خلكي بكينو لقل مروفاتيش كجياني بكين Gelek spas mavsa. Pırsekidin işes bardıkım hey davi medisave gelin Yusuf mantık. Ez bardıkım eviş fazla pırsek bakı beri kerem ki. ايوا باش اس بخيراتني وعد ميفانا دكم ودس خوشي جمارة دكم دخوازم تن بسك جرنج بين مزمان اك بتايبتي مثلا بروبلم هرمزن اك كردا اوا حتى انها خبات بو تسباندنا سلماندنا ناسنامه نتوي نكرنا هر اك تو مثلا جروبك تي ميرك تي عشيرك تي بو برجون داخو خبات دكه ناگم بنرن لدیرو که دا گلگ میرو پاشا و دا سالدار کرده هنا تاوانی مزن چیکن در حق با کمینه نتو یعنی دن که لکردستانی هبونا بره لحیف وان کرنا پالوانی میجو و ام ببینین نه میر محمد پاشا روانتزی دو راوشکاری هبون ملائخته و ملا میکائیل و ملائخته و ملا میکائیل دومرف بونا وكو راوشكاري وي قوتنا هل ايكي شرع عثمانيا بكا تلاقي وي دكوي وكافره مير محمد باشا سر راوجه ودكي ايرشي سر ازيديادك علي بك دغري وده هزار مروفواني جن وكچك ومرديني دخوازي علي بك ببي مسلمان علي بك نابي مسلمان وي دكوجه وقيزو جنيت كرداجه بدياري وكو داعش چند سال برنها ايرش سر ازاك وكو داعش قيزو كتم ازيديا ددا ميري كردا وكو دياري بلالي حيف باشا كور كرنا پهلوان اي سلطان عثمان ويكشني او بخو مروك بو دين خبات كدي بو ناستامه نتوي كل خبات نكريه و از باور دكم اك بروبلم هرم مزن او حتى انها سنترك اكاديميك كردي نينا بوش روفكردن هر سنگادني وان ديروك كردا اكو حتى انها تاوان شكلنا ايتو بله موسى از bardıkım kan akademik destekini henin yani şuku hayamışı heye de ez xazım yani eğer kuş berk vakte me prezettune ez xazım ama yani eğer presete habe bu kurtaset xazım tu presbuke نه تو شاش فهم کرد از دبیم بونا سنترك اكاديميكي aha okey بتاعبات بو فكولين لما ديروكا كردا ناگام بنرين فاوف قشت فرمانه سر ايسيديا بدست كردا چه بو بالكاري كردا چه بيه قبل عام كاكياس دشت قشت بالكاري كردا چه بيه انفال كيما بانا قشت بالكاري كردا چه بيه جبر كوتش جبر حتى مثلا انتماء نتويتني ناستما نتويتني هر بارتيك هر دسلاتك هر خيلك هر عشيرك دي بو خو خباتك بو كردا خباتناك او مساله هو بله موسى يعني تمفتار جبر كود دم عثماني ده او كونكوجين كل سر ازديان ارمنيان جويان ايكو الجزيرة بقرا حتى بجن زاخو مصر وانا بدست عشير وميرن كردان بفكاتنا يعني او تشتكى بشارتي منه لي قالوا ام قارن تشبكن يعني ام هيا ما ام بيجن جوان تشتانه ايدي هي ايدي ام دزانون كو وان تشتانه تشاود قوم وام دزانون كو هر چار عالی و ام هاتن دور پشکرین لی دوی ام ایجا چاره سریع بدن برخو ام قارن چوا استن بدن كو وان تشتانه پیکنه چار سری او ایک هوشیاری شورشک هوشیاری به هوشیار کردن کردا دو کارتک زقز بو سر د صلات حرم کردستانه بتاعبتي د صلات دادوري وان سلفي وجهادستا بدن محكمه بدن دادگاهي كرني ايكو فتوى ددن لهامبر كمينيتر لهامبر نتويدن لهندر دينيدن و اتشتي مسألة جلوبال كردنا كولتوري كردا يعني جينوسايد كردنا كردا يعني ازديا او بريغي وبرهنان دبي قلت فيلمي جهاني شانو تياترو قالك يعني بارتوك شاب كرنوان بري وبرهنان دبي
ئەوژی کێدەبی دەستگاهەکە بخەبات بۆەوەی کارێ بکاتن تا وەبەرهێنان سەروان ڕووداوی دیرۆکەی کوردی بکە لە جیهانە دەبدا ناسین و پارەیە باشش بگرن سپاس دەکەم نەکەم زەمانتنیە ئەس ناخواستم سێتە بکەم ژبەر و زەمانتنیە گەلێک سپاس ماڵەتاوە یاڵدەستا من نمونەیەک ئەگەر یارمەتی بدەیت چونکە بەردەوام پرسیاری ئەوە دەکەین چ بکەین باشە هەڵبەتە ئەوە نمونە گەلێک زۆرن ئێمە ئەگەر من نمونەیەک بێنمەوە لەسەر پرسینەتەوە ئێمە ئێرلندا هەیە ئێرلندا لە 100 ساڵی ڕابردووە لە 500 ساڵ بۆ 600 ساڵ زیاتر ئینگلیزەکان هاتن شعبی ئێرلندیان تەواو کرد بە دوو بەش وەکو دیانەت هەڵبەتە کاتۆلیک و پرۆتستانتەکان و هەموو ئێرلندا یعنی سەفەریان کرد یعنی چوون بۆ ئەمریکا بۆ کەنەدا بۆ جنوبی ئەمریکا بۆ ئەوروپا یعنی ئێرلندا تەواو چۆڵ بوو و بە شێوازێک بەردەوامیش لە ناو خۆیاندا شەڕی کاتۆلیک و پرۆتستانتەکان بوو زمانیان نەمابوو کللتوریان نەمابوو شیرازەی خێزان تێکشوو بوو پیاوەکانیان بە ڕۆژانە لە کانی خەلووس ئیشیان دەکرد ئێوارانیش کانی خەڵوزەکانیشی ئینگلیزەکان بوو پارەکەی دەچوو گیرفانی وڵاتی ئینگلتراوە ئێوارانیش کە دەهاتنەوە ئەو پارەی کە لە کرێکاری وەریان دەگرت لە کانی خەلووز وەریان دەگرت نەیان دەبرد بۆ خێزانیان دەچوونە باڕ و باڕەکانەوە دەیاندا بە ویسکی هەمووی مطمئن بوون لەسەر مشروب باڕەکانیش هەر پارەکەی دەچووە گیرفانی ئینگلیزەکانەوە یەک نووسەریان دێت لە جیمز جۆیس دێت بە یەک کتێب بە ئۆلیس کە لە فەڕەنسا دەینووسێت کە کاتێک لە فەڕەنسا چاپی دەکاتەوە و دەگەڕێتەوە بۆ ئێرلندا ئینگلیزەکان لی دەسەن و دەیسووتێنن 5 نوسخە لەگەڵ خۆی دەبا یەک دانە بۆ خۆی 4 دانە دەداتە ڕەفیقی نزیکی و بیخوێنەوە ئەم ڕۆمانە بووە هۆی دروستکردنی کۆمەڵگای ئێرلندی سەر لەنوێ زمان و کللتور و فەرهەنگ و دیسان شیرازەی ناوخێزان و پرەنسیپی ئینتیمای نەتەوایەتیان بۆ بگێڕێتەوە بەڕاستی ئەمە زۆر گرنگە ئێمە لە هەر شوێنێک لە کوردستان زمانەکەمان کوردستان پارچەیەک لە کوردستان پارێزراوە هەتاوەکو ئەمڕۆ چی پارێزتوێتی سەرهەڵدانی چەکداری نەیپاراستووە ئازایەتیمان نەیپاراستووە ئێمە بێواز لە وشەی ئازابێنین ئێمە ئازانین ئێمە خەڵکی کورد ئازانین ئەبێ بڵێن ئێمە زیرەکین ئێمە نەوە کوڕی سەردەمی خۆمانی کوڕ و بۆڵم وۆنە کەسایەتی ناو نەتەوەکەی خۆمانی ئەوە گرنگە کە ئێمە بڵێن بۆ نمونە ئەوەی لە کە پارێزگاری لێ کردووە لەو پارچەی کوردستان زمانەکەمانە لە هەر شوێنێک لە هەر پارچەیەک ناوی کەرکووکە ناوی ئیتر قامیشل و هەر شوێنێکی ترا زمانەکە پارێزراو بووە ئەو پارچەیە وەکو کوردستان ماوەتەوە هەتاوەکو ئێستا هەموو شۆڕشێکی هەموو سەرهەڵدانێکی چەکداری هەتا ئێستا ئێمە شۆڕشێکی یەکانگیرمان نەکردو بەڕاستی تاوەکو ناوی بنەی شۆڕش وەکو ئەو ناوە گەورەی لێ بنین هەتا ئێستا هەموو سەرهەڵدانی چەکداری بووە سەرهەڵدانە چەکداریەکان زیاتر ئێمە زەرەریان بە میلەتی کوردگەیانەوەی لە قازانج ئەوەی کە تاهتا ئێستا ئێمەی پاراستووە تەنها زمانەکەمان بوو ئێمە پارێزگاریمان لە زمان و فەرهەنگی خۆمان کردبێت ئەو شوێنە وەکو کوردستان ماوەتەوە و ئەوە پارێزگاری لێ کردوین ئێمە پێویستمان بە کتێبێکی وەکو ئۆلیسە ئێمە پێویستمان بە کەسێک وەکو جێمز جۆیسە بەڕاستی بێت سەر لە نوێ زمان و فەرهەنگمان ڕێک بخاتەوە بێت سەر لە نوێ یەک وشە ئێمە پێویستە بیکەینە بڵێم بیکەینە بسمی اللهی ڕەحمان ڕەحیمەکە وەکو کورد هەڵی بگرین لە ناو ڕۆحمانە ئەویش ئەوە بێت سەر بە هەچ خێزانێکین لە هەچ پارچەیەکی کوردستانە هەین باو باپیرانمان سەر بە هەچ دینێک بوون هەچ ئایدۆلۆژیکیان هەڵگرتووە بڵێن ئیتر لەمڕۆوە دین ڕەگەزنامەی ئێمە نییە یەک شتکەوە بۆتە هۆی کارەسات بۆ ئێمە کەوا ئێستش ئێمە باسیەکەین و کاکیوسفیش ئاماژەی پێکرد خەڵکێکی ئیسلامێکی پەرگیر و خەڵکێکی ئەوانە ئەوە بەڕاستی ئەوەیە هەتاوەکو ئێستا بۆتە کارەسات بۆ سەر میلەتەکەی ئێمە ئەوانەشی کە لە ڕابردووە لە ژێر هەژمونی دینی ئیسلامە پەلاماری کەمینەیەکی تریان داوە هەر لە ژێر هەژمونی دینا بوو لەبەر ئەوەی هەستیان بەوە نەکردووە دەرکیان بەوە نەکردووە
کە وەکو من ئێستا بانگی ئەوە بکەن بڵێن دین ڕەگەزنامەی ئێمە نییە، کوردبوون ڕەگەزنامەی ئێمەیە، ئەمە ئێمە ئەتوانین ئێمە خاوەندارێتی بکەین لەو کاتەیە لە هەموو پارچەیەکی کوردستان، لە هەموو کەمینەیەکی کوردستان. ئەوە بەڕاستی خاڵێکی زۆر زۆر گرنگە پێویست بوو بیڵێن. gelek spas. Elbet yani gelek halen green ku cuda henin. Yani mirov kare belki minaka Joyce bide u belki kare aliki ve jijali zaman ve jiri rakhne bakış belki o be İngilizce nivisiye ez neşaşbım böyle. O yadınji eğer ku pirsekedin hebed de çerçeve de emkarım berdavam bakın anna eğer ku umfazın tiştekli zede bakın. بله بله ماست. سبارت پیدا وی که برادری کو پسیار کری پیکری میره کوره. راستی همو دنیا دزانت که جانا میره کوره یا چوابو میره راوندوزی و چواب هوانه ملت کرد پیوت کشتن. ازید کشتن، مسیحی کشتن، ملت کرد کشتن. دو گند هات دمی هاتین دو گندی گورانا اما عبادت کردن. مامۆستا داوت پاشای گۆرە کوردی یەزیدی کوشتن، کوردی مەسیحی کوشتن، کوردی جوو کوشتن. بله جوش کشتن. بله. دمیاتی منطقه گوراندا دو گند تو کردن. گوتن رابن گلما ام دیجی ازدیا و مسیحیا کن چون که منطقه ما توی وقتی دا گلک مسیحی و ازدیا بود. قلت ام نکارین ام جناره تکین یعنی چه ام دشمن دیاتی افکار که مهم قلت چک دارد خو قلت هرن همی هر دو گندیا بکشن همو کشتن دمی وگر یای قلت و همو کشتن گفت خود یک لاندک هبو لاندک هبو قلت زاروکا کتیدا بو قلت ما گناه کر ام بکشین گناه اگر او مزم بو او دجی مرابط هر نویش بکوژن دمی هاتینا دم منطقه ماجی هووانا وكرن إيروكا أم دينا سروي خالي إيروكا جهة الشاشية النازة بيجت يا إيروكا دمي هنرمندك بيت بشانازي بيجت والله مبيكري ميري جورا كورا كت كان جورا يعني فراستي كرن أنجي روشن بيركي ما دي إيدي صار نفيست دي بيجت ميري جورا راسك بالجلك جاري من رخنا هندك أدب دوست اتماكرينا وخلك ما يكو أدبي تنفيست أدبيات خدت دين هند جارة دي بحثة مير بدر خان دكان مير راوندوز كان مير بدر خان ياكو دجي ملتت كرد كري دجي جوهاو إز دياو مسيحيا كري کسی نکریا دمی میره کوره جیت هات عبادت کردن گند به گند طفاندن که چود جمله وصانه کریا وید گرک امروز خوش شرم نکرد دمی بیجین ملت کرد دجی ملت کرد بو وید ام تاریخ هموچتی خویا بکن دمی ام بیجین میره کوره در حق ازدیا و مسیحیا و جوا و کریا وید ام شرم نکش تاریخی و کرت واجب لا شرم نکن كرة واجي بلا حقيقة بيجن بابي ما شاجبو قالك ام شاش نبين ساعتها قلت ما بسد بيت خو دياركت اس نافي ميري كورا ما قورا ما نخير كورا بو شابي كورا بو قورا نبو فيدر كده بيتفيا ام حمو خالا داينا ساروان بيتا ودرستي ام تاريخ خو ادبيات خو هر شيء خو نيشا نفشنو بكين بدرستي وبيجيني مشاجد ما أبنا ها وبتبيا هون وان شاشيانا كان قرك سروان كسا يتكو مير خاصيد بينن بيكرا شت كان أو كسي بيكر شكري باور بكا دجمني ملت كردا أو كسي بيكر شكري هيش رنج مروفاتي وينينا ما مستا ديروغ نخوانده ديروغ نخوندواني مال كردا خراب كديا ديروغ نخوانده والله خون ديجي وهر وصادك بله سپاس دکم مالی آبا
Ya divê mirov çi aliyê baş çi aliyê xerab jî divê wek mamoste got divê mirov her duya jî bide berxwe dawê erê hin eşîr diwarê çand û ziman de hin kar kirin lê navê watê ku paşerojê tiştê ku kurî werin înkar kirin helbet wê pêşerojê dema dîroka Kurdan bi destê Kurdan weke mamoste Abraham got dema were nivîsandin wê wana hemû yek û were nivîsandin ji ber ku mirov heta ku dîroka xwe digre û dide ber xwe ya ji diber çavê xwe her bi jêre wext lazim e û heta vê wextê jî gelek çewtî û gelek tiştên em bêjin nedurist jî diqewime ez bawer dikim zeman wê çareseriyekê bîne gelek spas dikim eger ku pirseke derbarê vê babetê de hebe em karin pirsekê din jî bigirin gerna ez bawer dikim hema wextê me dike ku bixede loma تمام pirs heye kelo اگه پرسکه بتم کاری برسه بدن بس یک خالق تنیت دقیق کده بله موسى ملت کرد جی دمت کفتت طنگ یادا شورشگیره و میر خاصه جی بنمونه که بسیط بوده بیجم دم داعش هاتیا تسچه شنگاری داعش شیا دو دولتا دا گیر بکد نیوه که دولت عراقی و نیوه دولت سوریا لی چه شنگاری 72 کیلومتر بون و او کسی تیدا شورشگیر بون بس چو لنگی خودانه بو عرده و نه تیرا دجمت کرد داعش همو قوتا خوبه و کاری به یک بوستش ویچ چایی بستین نکاری اف میر خاصیه بیت مرشویا میر خاصیه بی یعنی همو جب خلقی شنگاری بده که دا چکی وانجی چکی چون نبو ای بیچاره بو هم دو بیجینه دو خوارجی نبو بخون چون شريط هاتن دو قصف نبون بخون ليه إرادة وان وساكر كونه الدجمن سرويت شاي بكفتو داكو شاي دا غير نكت چيا هردم حوالت كردانا از وجدار كنت بجمع بله و جانفدين كردان هنن و قهرمان كردان هنن لهنگ كردان هنن و هفيدكم يعني بصاو سلامتي جي لوان تشيان بمينن جبركو بيستيا ما هي هر چار عالية ما دجمن دورا ما دور پیش كري از باور دكم بيستيا ما پرتر بي وقتي دوي زمانه ده جويت اشتري هي كاليك سپاسيا ودكم باز بوتا جي مالاوا آوا اگر کو پرسكوي داوي يا جي كوتنكوي داوي هي از خازم يعني بخلك كاشي تو خلك مافسا ابراهام يا جي قالك سپاس بۆ ئامادە بووان بۆ پێیان کورت کە ئەم فرسەتەی بۆ ڕێکخستینکەوە بەیەکەوە قسە بکەین و وەکو تر زۆر گەلێک خۆشحاڵ بووم بە ناسین و بەگوێگرتن لە هەردوو مامۆستا کاک عەلی و کاک داود من گەلێک خۆشحاڵ بووم ڕێز و خۆشەویستیم بۆ هەمووان سپاس مالاوا باز بوتا و بۆ پێوانێتە ژی خوشکایێژا و بۆ بەرنامێتە ژی گەلێک سپاس مامۆستا ڕاستی ji ئاگاهین te û wextê me têr nekir ez bawer dikim gelek ev lêkolîn ku tekirî divê bi sempozyumeke ji bi konferansekî mezintir divê mirov gudarî bike û belkî gelek tiştî jê bigire ez spasiya te dikim mala te ava gelek agahiyên bi kêrê me bê me bihîst û ez bawer dikim mamoste Elî Halo eger ku hebe gotineke dawî bira kerem ke nizanim li vir anna belê gelek sopas bûte bû hevalên bejdar bi hîviya rojên xweş û geş bû xelkê me belê gelek Xêr spas bimîne. dikim spas dikim malê ava ez jî dixwazim wa du çarîkek li ser qewlê êziyan dixwazim tiştek bixwînim û wiha bigirim bernamê hevî dikim ku ez rast bixwînim eger ku mişaş xwe jî li min biborin qusirê meze nekin aşûq û meşûqêt mukurê me yarek divêt vê herfê bukurê ka bêjin min dûr ji padişayê yan padişa ji dûrê aşûq û meşûqêt mukurê me yarek divêt vê herfeyê mukurê
ka dur ji padişaye yan padişa ji dure aşık û meşuqên kurî me yarek divê li vê herfeyê mikurê ka dur ji padişaye yan padişa ji dure. Gelek spasiya we dikim mala we ava سلااو ڕێز sêçavê min re gelek şeba spas. bimîne xweş şeba bimîne xweş spas. Evet.